جوانترین و گرمترین سلام ما قبول کن تماشاوان هیجا خوشتوی چند دقیقه برین هو گرابت خاچو هنرمندی کو گلک سال خدمتا هنری کردی کریه پروگرام روناهی ما تماشا کرد بلا او ترادیسیون او کلتور او سنت با ما بمینه هنرمندی من کو زندینه انسان ما کو زندینه دجیان دا امروز حرمت وام بگیرن دیسامی وی ترادیسیون بردوام بکن پروگرام شانشیجی پشتی پروگرام روناهی ایشو امروز حرمت هنرمند که بگیرن کنیزی کی 35 ساله خدمتا کار موسیقات که باشوری کردستانی ما مستای هیجا و خوشنا و خوشدنگ و هنرمند ما مستا وریا احمد ایشو الاستودیو دام لخدمت ها دابن ریز و حرمت گرتنج ما مستا کی زندی ما مستا کی کد حیات دایا و خدمت ها پر دور و دریجه می دریجه پروگرام دا بحث بکن ما دخواست که شاگردن هنرمند ما مستا وریا احمد هنرمند اردلان بکر دنگ خوش زاروکتی دا شاگرد ما مستوری احمد بوا به خاطر رئیس حرمت گرتن ما مستوری احمد ایشول استودیو دا آماده بگه گلک هنرمند دی مدخواستن کو ایشول استودیو دا بن حیف مقابل مها نوروزی شوی نوروزی دا باشتر و کو هنرمندان حمد جزا زیاد صحت و کو گورانی بیش هروها عباس محمد کرکوکی ایشول استودیو دا بال حیف مقابل جبر شوی نوروزی هنرمند اردلان بکری شو هبو نوروز لما دخواست که حتما ایشو خوب بگین تا استودیو به تلفن گل ما مستاین نافدار باشوری کردستان ما مستعان انور قرداغی رزگار خوشناو کمپوزیتور موسیقی جان هروا گورانی بیجکان حمد جزا و زیاد صحت و رزگار رنجدو او هنرمندان که با تلفن بشتاری پروگرامی او شب دبن ما مستوریا که کردلان هر دوتان بخیر بید ما مستقل 35 سال یا 40 سال 35 اگر تمن زور بلی منی توزی پیتر دکن 35 سال عود لیده او دو جنبوشو عودة زنبوش وكلارنيتش ما ويجي كم زور بخير بيا وشو سپاسك ودارين وشو او تراديسيونك عرضم كردين لخدمتي وي خوشويز دابين با ايوا داس بيبكاين كاو ريز حرمتها وهنرمندانه كزندون ريزان اللي بقرين او شو مستحقي او كاريك لخدمتي جناب تابين هم گروه موسيقى هم ما كاك اردلاني خوشويز و زور هنرمنديتر زور سپاس دك زور بخير بي سپاسك ما مسجل کاکردلان جان زور بخیر بی زور سپاس دکم پیشچی سلاو رزم هیا بو بینرانی خوشویست و سپاس یو دکم که درفتان پیداین سپاس یو دکم که بو مامستایچی من مامستایچی و زوان و قشنگ که وشت زوانی درست کردوا لشا کردستانی باشوره و یعنی پیشنیارچی زور زوانه ایمد او ما کردو بعدد کتنها هنرمند بمری یادی بکیدوا بلام دیاره و بوشتی چی یکم زاره که لمیدیاتی ویشته چی زور تازه شده ناکوشته چی زور زوانه من باش به حالی خمو سپاس دکم که مامستایچی حالو شو رزی لیبنی من زور سپاسی مامستاوریاش دکم که منی هل بجاردو شو بیم بره زور سپاسی دکم زور سپاس کاکردلان جان با پنجه شیرین ما مستاک بناو بانگل باشوری کردستان که بحثی حیران دکری ما مستوری احمد و ما مستا رزگار خوشنا و عود و عرب عثمان و تو زیاد و زور حیران بیجی ترکه با دنگ خوشتن حیران دارد ما مصداوات لیب کنه توانی او کلمتی بدا حیران فرمو کاک اردلان فرمو ولی خوشویستان عزیزان حالا دست پیکی پروگرام اتوانن فاکس بنیرن فاکس دیتا سر شاشه تلویزیون اتوانن با فاکس باشتاری پروگرام بن تلفون کان بداخوا لبروی 15 دقیقه پروگرامی ما دوا کود لبر پروگرامی که بله ایم بو بداخوا تلفون نتوانین جومان لیبیت لیوی عزیز خوشویست بلان با فاکس حالا استوا باشتاری پروگرام بن ایوا بو هنرمند اردلان و ما مستوریا
چقەلیان کردینە هێلانە ئەو سارەی دەرم ئەیامەچی لە گوندێ مەشای وەڵپەڕینە ناوڵا بابە لە لای من لە لای کابانێ گچکەرە زۆرە چبکان دەردێک بەردەم سووتان لەبەر هەتاوێ نادار حەیرانێ دەگەڵاوە کەوەرە سنگ و زیارەتێ ومەم کۆرانە بکە بەرانەچی دینێ سیری پەلاران Shri
هەوادەی دڵان هەورەمان هەورەمان پڕ لە چیژۆڵەی جوان هەورەمان هەورەمان پڕ لە چیژۆڵەی جوان هەورەمان هەورەمان پڕ لە سپاس کاکەردەڵان زۆر سپاس زۆر سپاس دۆستانی هونەرمەند تێپ مۆسقا و مامۆستا وریا خۆشەویستان ئازیزان ئەوانەی کە هەر ئێستا تەماشای تەلەڤیزیۆنەکەن پرۆگرامی ئەو شەو تەرخان کراوە بۆ ڕێزکردن لە مامۆستای هونەرمەند مامۆستا وریا ئەحمەد زنجیرە پرۆگرامێکمان لە دەستایە کە ئەو هونەرمەندە خۆشەویستانەی کە لە حەیاتدان دەژین تۆزێ تەمەنی هونەریان زۆرە نەک تەمەنی ژیانی ڕاستیان کە پیرێن نەکرد مامۆستا وریا لە خزمەتیاندا بین بۆ زنجیرە پرۆگرامەکە و مامۆستا وریا مامۆستاکانی کە کاری موسیقا دەکە مامۆستا ئەگە بەدەستمان بکەوێ و بتوانین لە خزمەتیاندا مامۆستا ئەنوەر قاداغی مامۆستا ڕزگار خۆشناو و زۆر گۆرانی بێژی ترکە لە خزمەتیاندا بین بوو ئەو زنجیرە پرۆگرامانە فاکس هەر ئێستا ئەتوانن بنێرن فاکسەکان دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن خۆشەویستان ئەزیزان بە دوون ژمارەی فاکس ئەتوانن فاکسەکان بنێرن مامۆستا وریا ئەڵێن ئەوانەی کە ژن منداڵیان هەیەوی تر تۆزێ تەمەنەکە بەسەرە چوە زۆر ترسیان نییە لە تەمەنگوتنەوەنە وەکو لە دەرەوە دەڵێ بۆ مەیە بەپرسم تەمەنت چەندە ئەتوانی جوابدا ئەتوان جواب نەدەیەوە بەڵێ بەسەر چاو ساڵی 1947 53 ساڵ بەڵێ لە بەهاری 47 لە گەڕەکی بەفری قەندی لە شاری کۆیە لە دایک بوومە چەند خوشک برا بوو خۆی دوو خوشکم هەیە ئێستا بەڵام چەند برایەکم هەبوونە و مردوونە ینی تەنیام برایکەم نیە برایکی تەنیای دوو خوشک تو لە خوشکەکان گەورەتری لە هەردوو خوشکەکان گەورەترم ئێستا هەردوو چیان بەمێردن بەفری قەندی بەفری قەندی بۆچی پێت وایە و والله بەفرە و شەکری قەندە و بەفرستی وەکو قەند پێت وایە شتێکیەوە دەبی و شتێکی وە قەندیە نەک قەندی نا قەندیل نا قەندی بەفری قەندی قەندە شەکر کراوەە باشە مامۆستا جان فەرمووت کە باوکشت دەنگی خۆش بووە کاک بەرزان ئەگەر ڕێگام بدەیت لە میانی بەرنمەکەی تۆوە سەرەتا سڵاوی خۆم بگەێنم بە هەموو خەڵکی کوردستان لە هەموو بەشەکانی لە هەموو پارچەکانی و سەڵاو و ڕێزم بەڕاستی پێشکەش بەو خەڵکانە دەکەم کە پێشماوەیەک داوایان کرد کە چاوپێکەوتن لەگەڵ هونەرمەندان بکرێ بە تایبەتی ناوی منیشان هێنا دیارە ئەوە زۆر مایشان ئازیە بۆمان شتێکی زۆر دڵخۆشکەرە کە خەڵکانێک هەبن لە ناو میلەتەکەماندا گرنگی بدەن بە هونەر گرنگی بدەن بە مۆسیقا چکە بەڕاستی ئەمڕۆ مۆسیقا پێناسەی گەلانە لە هەموو دنیا و هەروەها لە میانی بەرنمەکەی تۆ سڵاو و ڕێزی خۆم دەگەێنم بە برادەرەکانم بە ئەو کەسانی کە لە منداڵیەوە لەگەڵیان ژیامە بە هاوسەری ژیانم کە بە جگەرگۆشەکانم بە دایکە 80 ساڵ یەکەم کە ماوەی 2 ساڵ و نیوە لەیان دوورم زۆر بیریان دەکەم خوا خێری تو بنووسی کە ئێستا لێرە چەند مناڵتەی مامۆستا جان 4 کچ و کوڕێکم هەیە چیەکەن ناویان ناوی کچە گەورەکەم دوینە شووی کردووە ئێستا لە سوێدە بەڵێ کچەکەی دوای ئەوم ناوی هەرێزە کوڕەکەشم ئێستا لە پەیمانگەی هەورە جوانەکانە ناوی دڵدارە پۆلی دوی پیانۆیە کچەکەی دوای ئەوم ناوی هاژەیە پۆلی یەکی ناوەندیە کە سازژەنێکی تەمبورژەنێکی زۆر چاکە لە چەندین ئاهەنگ دەمبر لەگەڵ خۆم و هانی زۆریان دەدا خەڵک لە ژیانمدا مانگێک زیاتر جێم نەهێشتوونە بەتەنیا ئێستا 2 ساڵ و نیو ئاخر بەڕاستی زۆر بۆ هونەرمەندیش هەستی لە خەڵکیکە ناسکترە لەبەرەوە زۆر بیریان دەکەم بەتایبەت جەنابەت کەسانێکیەوە نەرم و ڕێلاکس و ئارام و ڕۆمانتیک و دڵی کەس نایشینی وانە هەم لە قەلافەتە دیارە هەم لە حرەکاتەوە مەوەی چەند ساڵە کە لە خزمەتی جەناب داین گروپی مۆسیقاش دوایی وەختە بێنێک قسە دەکەن سەبران بە جەنابەت مامۆستا گیان هەوسەرت بەتایبەت پێم وایە ڕۆلی هەوسەرت خانمت کە ڕۆڵێکی دەبێت بەرچاوی هەبێت ئەگەر پێم وایە لە پشتی هونەرمەندێک خانمێک خۆشەویستێکی بەهێز نەبێت کاری هێندێک زەحمەت هەنێک پێت خۆشە سەبارەت بەو قسە بکە و
سڵاوەکیش بۆ ئەو بۆ مناڵەکان بۆ دایکت بەتایبەت. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک بەرزان. تەمان خانمەکەی من ناوی خومارە، بەڕاستی لە میانی ئەو بەرنامەی تۆ زۆر سپاسی دەکەم، زۆر سڵاوی لێ دەکەم. زۆر ڕۆلی هەبووە لە ژیانی من، زۆر جار هەبووە مەسەلەن من تووشی حالاتی وا هەیە بەشەر ئینسان مرۆڤ تووشی نەوعان نوشستێک دەبی یان تووشی دڵتەنجێک دەبی لە زۆر بار و ئینسان وەکو گوتم هونەرمەند زۆر ناسکە، کەچی ئەو ژنە هەمیشە دڵی منی دەدایەوە، ینی ورەی منی بەرز دەکردەوە، پێی دەگوتم کە نابی وابی دەبێ بەو شێوەبی دەبێ لە خزمەتکردنی هونەر بەردەوام بی دەبێ گوێنەدەی بە تەنگ و چەلەمە و کۆسپ و ئەو شتانێک کە دێتە بەردەم ئیتر بەڕاستی ڕۆڵێکی زۆر بەرچاو دیاری هەبووە. مامۆستاگیان لە کاری هونەری ڕازیت؟ یعنی ئەگەر کاری هونەری نەکرد باە چی دەکرد؟ لە شغل لە کار لە دوکاندار لە تجارەت لە خوێندن لە دکتۆری لەوە ئەگەر موسیقا لە قەدەغە کرد وەرە دەورانی مڵات چی دەکرد؟ وڵای ئاخر من جگە لە ئەگەر دەڵێ ئەگەر چکە خۆم مامۆستا خۆش بێ ئەگەر ئەو کاری ڕادیۆ تەلەڤیزیۆن نەکەم یا گوڵ بفرۆشم یا دوکانێکم هەبێ ئاڵاتی موسیقا ئینسترومنتی موسیقا فڕۆش ئەگەر مۆسیقاژن نەبام دەبوومە گۆرانی بێژ. گۆرانێکشی گوتووە مامۆستاگیان گۆرانێکت گوتووە دوایی حەزکرد گۆرانێکمان گوت لەگەڵ تیپ مۆسیقای باوەجی نەهەر ئەمن خوا ئافریکا هونەرمەندی نەمر مەلا ئەنوەر گۆرانێکی گوت کە گۆرانی بێژ نەبوو تازە دەستمان پێکرد بوو لە موسسینی تیپی بەڵێ لە دامەزرێنەرەکانی تیپی باواجی کۆیە هەروە کاک زاهیر هونەرمەند زاهیر محەممەد هەروە گۆرانێکی گۆ بزمارە و بزمارە یعنی لەبەرەوەی کە کەس نەبوو بەڕاستی شتەکەش کتوپڕی بوو دوای بەیانی ئازاری هەفتە تیپەکان بە خۆکەوتن ناهەر ئەمە سلەیمانیش سەرەتا گۆرانی بێژەکان شەر نەبوو زۆر دەنجی خۆشبی مناڵمان دەینا مەسەر گوشاد کەمالمان هینا مەقاسم فەرەجوڵڵامان هینا لە کۆیە گۆرانیان گوت دوایە تیپی سلەیمانی تۆفیق عەلیان هینا ئیتر وای لێ هات لە ئەدیبەکان لێمان کەوت نەدەست و دەنگ و لە ڕۆژنامە لە سەریان نووسین و گوتیان چۆن مناڵ دەبێ باسی خۆشەویستی و دڵداری ئەوانە بکە و مناڵەکانمان لێ تێک دەدەن و هەموو سەریان لێ دەشێوی و ئاخرت ڕاستیش دەکەن. ئیتر دوای ئەوە دەستمان پێکرد گۆرانی بێژ داوامان کرد ئەو کەسانی خۆیان بدەن خۆش دەزانن با بێنە پێشەوە بۆ هونەری کوردی با ئەمەش گۆرانی بێژمان هەبێ و میلەتانی کە لە قەدیم هەمان بۆ سێوەمان هەبووە سەید عەلی ئەزغەری کوردستانیمان هەبووە مەلا کەریممان هەبووە کاوی ساغەمان هەبووە حەسەنە جزیریمان هەبووە سەعید ئاغای جەزراییمان هەبووە ئیتر فعلا خەڵکەکە بە دەنگمانەوە هات و ئەوا بوو ینی سەرەتا بەڵێ شتێکی کورت بێژگە لە باوکت کە فەرمووت کە کۆمەڵێ بەتایبەت کۆمەڵشتی مەشهوری باوکتە ئەگەر بتوانی کە ئێستا وێنەی باوکمی لایە نووسینێکشم لەسەر کرد لە گۆڤاری کاروان بە ناوی ئەحمەدی حاومەلا ئێتر ئەگە پیشانی بدەن ئەوە یەکەمین مامۆستای خۆمی دەزانم من چکە کە من ئەو پیاوە زۆر دەنگخۆش بوو باوکت بەڵێ و خەڵکی کوێ ئەوانی بەتایبەتی بە تەمەن شارەزان دەزانن و بەڵام پێی عیب بوو دەنجی خۆی تەسجیل کە ینی تۆمارکە بەڵێ بەس لە کۆڵی مەینۆشین و برادەرەکانی خۆی گۆرانی دەگوت زیاتر نا بەڵام مەسەلەن ئاوازی شیرم بەهارەکە هەموو کەس نازانی ئی باوچی منە بەڵێ کە مامۆستا تاوفیق کە مامۆستا تاوفیق دواتر لە باوکمەوە فێری بوو چوو لە ئیزگەت تۆماری کرد و طبعا ئەو قسانەکە دەکەم هەمووی دیکۆمنتم هەیە کاسێتم هەیە کە بەڵێ خۆیەتەوە ئەمە دەبێت ئەو باوکشی منە ئەحمەدی حاومەلا باوک هونەرمەند نیشتمان پەروەر بەڵێ بەڕاستی هونەرمەند بوو دەنگ خۆش بوو وتم ئەی کچ شعری کاک عەونی خۆی بۆی باسکردم خوا عەفویکە عەونی شاعر گوتی ئەمن ئەو شعرم دانا یەکسەر باوکت کردێ لە حەن وتم ئەی کچ گوتم ئەی کچ لە دەشتی شارستانی یا دەشتی وا جوان بەڵێ لەگەڵ شین بەرە شتێکمان کەمێنە پێی دەڵێ شتێکی پێ دەڵێ ئەلبێت حەزەکەی مامۆستاکانت پێشگە لە باوکت کە زۆر هەندەرت بووە ئیجازە بدەی مامۆستاگیان بەشێک لە کارهونەرەکانت کە وەکو ئاواز ناوە دوای کۆمەڵێکمان بەداخە بەدەست نەکە و دوای لێبوردنەکە لە لای جەنابتەوە لە لای کۆری موسیقا و کاکە دەڵان لا خۆشویستانەی هونەرمەندانەی کە شتت بۆ
ئامادەت کردووە ینی تۆمەریان کردو بەڵام بەداخەوە یاوی تووەکە بە دەستمان نەگەشتاگە لە دەستماندا بوو زۆرەوە حرەکەت هەبوو نەمانتوانی بەکار میزکە 8 دقیقەیەک شتمان ئامادە کردووە دانەمەندانەی کە جەنابەت مێلودی یا داباشکردن یا ئاوازدانەوە ئامادە بێت لە بەشی ڕژی تەماشایەکەن دوایی ئەگەڕینەوە ستودیۆ. مگر یارم لەگەڵ بایا درایەگەر گوتویانە درۆیەگەر گوتویانە بە خونچێکی بەهاری نایە درۆیەگەر گوتویانە بە خونچێکی بەهاری نایە هەرزەکارانە شەگوڵی داسی هەرزەکارانە هەی هەی کەژاڵ هەی غەزەدێ لەو خەڵێوانێم جێگای هەی شەوەدێ پێنازانێم کەژاڵ هەی غەزەدێ لەو خەڵێوانێم جێگای هەی شەوەدێ پێنازانێم جێگای هەی شەوێ پێنازانێم جێگای هەی شەوێ پێنازانێم شانم لكولاني تنقبري شنمدى لشانم تدور مجير وأسمري صلشي لخوتانم تدور مجير وأسمري صلشي لخوتانم
لمجانا بكوتايا لما زارا بسرورة لمجانا بكوتايا لما زارا بسرورة دلم بوتا كانوا يخاموا هلنا يا شتا مهورة همان ساقي فريام كوا درون منوق من بسورة بتامي مي أي خودا بو ميراتم بيم أي خودا بو ميراتم بيم حرفرم يسكرتناي حرفرم يسكرتناي أي خودا بو ميراتم بيم أي خودا بو ميراتم بيم حرفرم يسكرتناي أما ساقي دلي شيدا لزوريدي دغام جينا لنا شيتا وكاي مسدد يلا فركبون بينا أما ساقي دلي شيدا لزوريدي دغام جينا لنا شيتا وكاي مسدد يلا فركبون بينا
نخوشو دردارم دردكم تولانياو نخوشو دردارم دردكم تولانياو عشقي جيجي بويا ماريان لسركانياو عشقي جيجي بويا ماريان لسركانياو لا والله امن سوم خو باصلي اسكانياو لا والله امن سوم باصلي اسكانياو بله خوشویستان زن کامل ل آوازکان یا ملودیکانی هنرمند مامۆستا ئەحمەد وەکەوشە لە خزمەتی داین کە بوو کۆمەڵێکی زۆر هنەرمەند ئامادە و دابەشی کردبوو لە کارە هونەرەکانی باشووری کوردستان بەداخەوە نەمانتوانی هەموو شت ئامادە بکەین ئەو شەو پێشکەشی خزمەتی وازی خۆشەویست کە داوا لەو هونەرمەندانە دەکەین کە وەختی خۆم ئاوازەکانی مامۆستا ئەحمەدیان گوتووە ئێمە یا دەستمان نەکەوتیا ویدیۆکەوانە بوو کە ئەم شەو پێشکەشی کەین و هەروە داوا لەو خۆشویستانەی کە کارەکانیان زۆر کورتمان هەڵبژات بوو لەبەر کەمی وەخت مامۆستا بێجگە لە خۆڵی خۆشی باوکت کە فەرمووت ئەو کەسانەی کەمین نۆتی مۆسیقایان فێر کردی لە کۆیە کێ بوون یەکەمین مامۆستای خۆم کە دایدەنێم دەرسی تایبەتی بە من گوت وانەی تایبەتی مۆسیقا نۆتەی مۆسیقای فێری من کرد هونەرمەندی ناودار فلوت و شمشاڵژەن هونەرمەندی برادرم بەڕێز سەردار ئەحمەد بوو لە کۆیە ئەتەمان ئەو لە پەیمانگەی هونەرە جوانەکان بوو جاوە ئەو حکایەتە دەگەر بۆ بکەم دوور و درێژە کە من نایانهێش بچمە پەیمانگەی هونەرە جوانەکان لە ماڵەوە باڵێ لەبەرەوەی کە لە خۆ دەزانی ئەو شتانە لە ناو کۆمەڵایەتی ئەو شتانە هەبوو بەڵام ئەو حەزی مۆسیقا لە ناو ئێسکەکانم بوو لە ناو خوێنم بوو لەبەرەوە ئەو هونەرمەندەش بەڕاستی زۆر زۆر هانی منیدا وەکو برایەک هاوینان کە دەهاتەوە نۆتە شتەکانی دەینا دەیگۆ دەی هوریا هزار ئیشم هەبا دەیگۆ ئیژ نییە دانیشە 2 سەعات ڕۆژێ دەبایە من تەمرین نۆتەی بکەم بەڕاستی هەتا مایم چاکە ئەو پیاوەی لەبیر ناکەم قەرزاری ئەو پیاوەم ئێستاش تەشریف هەیە لە کۆیە ئێستاش هەر مامۆستای و هەر خەریکی فێرکردنی منداڵ و مێر منداڵ و بەڕاستی پیاوی وا حەقا ینی پەیکەری بۆ دروست کرێ ئەوەندە فەنانێکی گەورەیە و فەنانێکی خزمەتێکی زۆری بە میلەتەکەی خۆی گەیاندیە و خەباتێکی و هەتا ئێستاش بەردەوامە لە خزمەتکردنی هونەردا بەڵام طبعاً دەبی ناوی هونەرمەندانی دیکە وەکو هونەرمەند زایر محەممەدیش باس کەم بەڕاستی کە چکە توکە لەگەڵ هونەرمەندێک ژیای شتی لێ فێر دەبی مەسەن لە بۆ نمونە شێوەی ئاوازدانان و شتیوام گەنجێک بووم دەمدید ئەو پیا ئاواز دەکرد زۆر بەلامەوە مهم بوو تەماشام دەکرد ئاواز چۆن دادەنێ لەسەر مەقامێک دەست پێ دەکە ئینتیهای دەی بە هەمان مەقام بێ نازام لەسەر ئیقاعەکە یەکەم جا هەڵدەبژێری شعرەکە یعنی ئیستیفادەم لەویش کردووە واروە سوودم زۆر لە هونەرمەندی نەمر برای عزیز و خۆشەویستم خوا لەی خۆشبی ئینشاڵڵا لە گۆردا حەواوەبی هونەرمەندی ناودار ئەنوەر تاهر مەلا ئەنوەر بەناوبانگ بوو لە کۆیە بەڕاستی ئەمە نەک هەر من هەموو هونەرمەندەکانی مۆسیقاژەنەکانی تیپی مۆسیقای باوەجی کۆی هەتا ئێستاشی لەگەڵ دابی تایبەتمەندیەکمان هەبوو لەگەڵ تیپەکانی دیکەی کوردستان جگەلەوەی مۆسیقامان لێدا و نۆتەمان لێدا و ئاواز و شتمان تۆمار دەکرد هەر گۆرانیەک بگوترابە یەکسەر دەمانزانیەوە لەسەر مەقامی بەیاتەیە ڕستەیان عەجەمەیان نەهاوەندە یا حیجازە هەر لە دوورەوە بەس نووزەی بەهات بە ئەوەش هەمووی فەزلەکە و چاکەکە دەگەڕێتەوە لە بۆ ئەو هونەرمەندە هونەرمەندی عزیز و خۆشەویست خواری خۆشبی مەلا ئەنوەر کە لای هەموو کەسێک نامەڵێ نابێ گوڵی مەجلیسان بەڕاستی لە هەر مەجلیسێک نەبووە بیرمان دەکرد کوڕێکی هەتا بڵێ خۆش مەشرەب و بۆ یادێکمان هەر لەلی بە ئینگلیزی دەگۆ زۆر جوانی دەگۆ زۆر زۆر خۆش کردووی بە ئینگلیزی بە ئینگلیزیشی دەزانی زۆر قسە خۆش بوو بەێ بەتایبەت مامۆستا سەردارت فەرمووە ئێمەش لە ڕێگای کامرەوە زۆر ڕێز سڵامانەوەکو تەلەڤیزیۆنێک و بەرنامەوەکو دۆستانی هونەرمەند لای خزمەتی مامۆستا سەردار ئینشەڵڵا تەمەنی درێژ بێت کاکە دەڵانێ لە هەولێر بوو لە کۆی بوو کەی بوو تو مامۆستا وریاد بینی ئەسڵم کۆیە دیارە مامۆستا بەڵێ بابم خەڵکی کۆیە بەڵام پێم تۆ لە هەولێر گەورە بوو بەڵێ بەڵێ لە هەولێر گەورە بوومە دیارەوە نازانم زۆر مامۆستا تەسیری وێ بام کۆیە و شۆم نهینای ترام زۆر کەسی ترش بێنێ وەختیان دەبووی وەکو کاکسیان خۆیاتیم کردووە پێی خۆش مامۆستا حەمەد جەزاکە سولەیمانیە و زیادە سەد کە هەولێرە و مامۆستا عەباس محەممەد کەرکووکی ئەوانەش لە سوێدەوە بەداخەوە لەبەر جەژنی نەورۆزەوانە بەڵام تۆ لوتفت کرد شەوەکە سپاسەکە فەرموو کەی تۆ لە خزمەتی مامۆستادا بووی من قوتابی مامۆستا بووم لە شوێنێک وەکو پێ بڵێن خانی هونەر دارفەنیان پێدەگۆ تا مامۆستا لەوێ ماڵی هونەریەکان بەڵێ ئەوە زارۆکو بڵێ بە مامۆستا
لەوێن دەربوو کە کۆش تۆی بەدڵ بوو یا گوتی بڕۆ دوای چەمە زۆر دەنجبنی دیارە پێ خۆش بوو لەسەرەوە بانجی دەکردە و دەیگۆوەرە دانیشە مامۆستا نەرمە مامۆستا دڵی نایە بە هیچ کەس بڵێتەوە بەخوا پیاوەتی زۆر لەسەر من هەیە ئینسانی زۆر لەسەر من هەیە مامۆستا زۆر سوپاسی دەکەم لە هەر شوێنێک وەکو من برا گەورەك سەیرم کردەوە بەڕاستی مامۆستا لێ زۆر یارمەتی دامە دوای بوو بە مدیری هەموو تیپەکە چەند تیپێکی لێ بوو وێندەر و نەبوو مامۆستا تیپی غەربی و شەرقی لێ بوو بە مدیری هەموو شوێنەکە ئیتر بەڕاستی چەندین کەسی لە هەولێر فێر مۆسیقا کرد ئەوە دەینە سەر تیپەکە تیپی مناڵان و تیپی بەس هەر ئەوەی دەگۆ کاکە مەچونە ئەنگلەنجان مەچونە ئەنگلەنجان ئەنگلەنجانی چەندین بەچ بۆ زەماوە دوشتیوە دەیگۆ مەچونە بەدزی دەچون ئێستاش دەڵێن ئێستاش دەڵێن مەچون ئێستاش دەڵێن مەچون حەزەکەی دوای دێنە سەر کارەکەی مامۆستا تو کاری دیکەت کە ئەو شەو لە بەرنامەدا هەیە چیە چی دەڵێن گۆرانێکی وەفای عشقە شێوە فای عشقی بینیوە لە سێدەکەی تازەمە تو ژێرمەتی دای بەڵێ پێمە خۆش مامۆستا یارمەتی نەدەێتەوە شکر قسە بکەن بە ڕێزگەتە لە مامۆستای بەڵام نانێش گروپی مۆسیقا و خۆدی مامۆستا پێ خۆش بوو ئەو گۆرانیە لە یەکەم سێدەکەمە سێدەی تازەم ئەوە دەڵێ بەڵێ ئەوە دەڵێن بەڵێ ئەگەر شانی بینەرانی بدەین ئەوە کەی دەراتوە سێدەی ئەمە ئینتیزاری هونەر ئەکادمی دەکەین و بڵاوی بە ڕادیۆکان و باندێک شوێنمان کردووە و زۆر سوپاسی هونەر ئەکادمی دەکەم هونەر ئەکادمی یارمەتی دامەلەوەی ئەزیەتی چێشایە دووبارە سوپاسیان دەکەم و سوپاسی ستران مۆزیک دەکەم زۆر ستران مۆزیکی خۆمان لە ستودیۆ دشتیوە بەڵێ ئەکادمی چاندۆ لە ئەڵمانیا ئەو زۆر بەڵاو دەکەنەوە بەڵێ ئەوان بڵاوی دەکەنەوە باشە لە ستۆکۆلم بەتایبەت لە سوێتە گەبیانەوێ کەسێک دەستی کەوی ئەردەڵن ئەمە شەوە ئاهەنگێکمان هەیە ئیشاڵە لەوێن دەر لە گلوبن بڵێ منم کاک نەجمەیە کاک ناسڕە چەند هونەرمەندێک شکێوەزۆم کاک مستەفا دادارە ئیتر لەوێ لە گلوبن ئاهەنگی نەورۆز 25 مانگ ئاهەنگێکی خۆش لە ستۆکۆلم بەڵێ لە ستۆکۆلم لە گلوبن لەوێ سێدەکەن بڵێ ئیشاڵە سێدەی تازەکەن وەڵا ئەگەر هەڤاڵێ جەواد حازر بکە ئەرێ وەڵا 25 لە گلوبن لە گلوبن ئیشاڵە ئامادەکاری شەوەکەش کیە بەڕێز کاک ناسری ڕەزازیە بەڕێز کاک نەجمەدینە ئەوەنە بەشتە چەندین هونەرمەند کە لە وڵاتی ترەوەتەوە خۆشم بەشدارم نێوێندە خاوەنی شەوەکە کاک پۆڵایە بەڵێ هیوادارکەوتتە بۆ دەکەین 25 مانگ 25 لە گلوبن فەرموو فەرموو جان زستانی لەگەڵ مەبوو زستانی پار لەگەڵ مەبووی باران تەڕینەدا زستانی پار لەگەڵ مەبووی باران تەڕینە دەکرد
سپاس خۆشویستان زان کۆمەڵێ لە هونەرمەند بە تەلەفۆن بەشداری پرۆگرامی ئەو شەو دەبن هونەرمەندان مامۆستا ئەنوەر قەرەداغی ڕزگار خۆشناو حەمەد جەزا زیاد ئەسعەد و ڕزگار ڕەنجەڕۆ ئەو هونەرمەندانە ئەو شەو بە تەلەفۆن بەشداری پرۆگرام دەبن هەتا تەلەفۆن ئامادە دەکرێت بە تایبەت مامۆستا ئەنوەر قەرەداغی بڵێن ئامادەیە لەسەر کاتی تەلەفۆن ئەلۆ شەو باش مامۆستا ئەنوەر قەرەداغی مامۆستا گیان وەکو هونەرمەندێکی ناسراو لە باشووری کوردستان و تۆزێ نێزیک لە ئێوە هەولێر مامۆستا وریا عزیز و برادرم بەڵێ کە یەکتر چاکترە ناسن دیارە پێم خۆش ئەو شەو هەنێک سەبارەت بە مامۆستا وریا کارە هونەریەکانی و خۆی ئەو فەرمایشتانەی کە هاتە گوێمان لێ دەبێت فەرموون کاگوریا چۆنی پیرۆزبایکی زۆر لێکم بۆ ئەم ڕێزیەگرتنە هیوای تەمەندرێژیت بۆ دەکەم بۆ تۆ شەروا زۆر هیوادارم هەر جوان و گەنج بیت ماشەڵڵا جوانتری ئێستا زۆر سپاس حەزەکەم ئەو بزانن ناسینی من بۆ هونەرمەند کاگوریا ئەحمەد ناسینێکی ئاساییی لە ڕاستیدا بەڵکو دۆستایەتی و هاوڕێتیشی زۆر کۆنمان هەیە پێکەوە کە زۆر لایەنی گرتوتەوە یەکێکە لەو خۆشەویستانم کە هەرگیز قەت لە یادی ناکەم و ڕێزی زۆر تایبەتیم بۆی هەیە یەکەم جار ساڵی 1960 بوو لە شاری کۆی شیرین ناسیم لە ڕێی تیپی مۆسیقای باوەجی کۆیە بۆ هونەرمەندانی ئەو تیفە بە تایبەتی کاک زاهێر محەممەد کە ویژی دۆستێکی زۆر خۆشەویستمە کاتێ کە چوون بۆ ئەوێ بۆ سەردانی برادران لەوێ گەنجێکی جوان بینی ئامێریکی عودی بەدەستەوە بوو خەریکی پرۆڤەکردن بوو بە ئامێری عود پرسم کرد وتمەمە کێوتیانەمە ئەندامێکی تیپەکەمانە و کە تازە دەستیاوە تا ئامێری عود و پاشە ڕۆژێکی جوانی بۆ ئەبینینەوە کە سەی 25 کردوانایکی زۆر باشیم بینی لەو سەرەتایەدا کە پاشە ڕۆژێکی زۆر ڕووناکی تیابەدی ئەکراکە و پاشە ڕۆژەی ئیسایی بینین پاشان پەیوەندیم زیاتر بوو لەگەڵیا لە یادمە بۆ یەکەم جار کە ئاوازێکی دانا بوو تێنای بۆلان لە سلێمانی پیشانی دام پێشەوەی تۆماری بکە بۆ ڕێپیشاندانێک بۆ توانی تۆمارکردن و ئەو شانە ئەو سەردەمە چووکە لە ئێزگەی کوردی لە بەغا تۆمار ئەکرام وەک سەرەتاکی باش ئەو بەرهەمەی دەستی پێکرد بوو لە ساڵی 1970 زیاتر بەیەکەوە ئاشنا بووین کە پاشوی پەیوەندیمان کرد بە شۆڕژ ئەو وەختە پێکەوە کاری هونەریمان دەکرد وەک تیپی مۆسیقای شۆڕژ واتە هونەرمەندانی باوازی و هونەرمەندانی هەولێر و هونەرمەندانی سلێمانی هەموو پەیوەندیمان کرد بۆ شۆڕشەوە لەوێ بەناوی تیپی مۆسیقای شۆڕش کارمانە کرد کاکەوریا یەکێک بوو لەو پێشمەگە هونەرمەندانەی کە سڵی لە هیچ نەدەکردەوە بە گیانی لە خۆبردن لەگەڵ برادەر هونەرمەندەکانیە ئەو ماوەی کە پێکەوە بردیانە سەر لە ئامادەکردن و تۆمارکردنی جوانترین سرودی نیشتیمانی و گۆرانی کە تا ئێستا لە گوێ جۆگران و لە ویژدانی خەڵکیدا ماوەتەوە بەشداریەکە مامۆستا ئەنوەر پێچگە لە جەنابەت و مامۆستا وریا ئەو کەسانی کەگە ناوەکانت لەبیرتە دوای مامۆستا وریاش باسیەکە ناوەکان بێجگە لە خۆتە مامۆستا وریا ناوی تیپی موسیقای شۆڕش ساڵی 74 جەنابەت و مامۆستا وریا و ئەوانی تر ئەگەر ناوەکان لەبیر نییە مامۆستا وریا لەبەریت لە بەردەستی هەیەی حەزەکەم و خۆی باسی کە باشترە بەڵێ جان باسەکە لە دەمی ئەوە بێ خۆش ڕاستەکەی بەڵێ لەو ساڵەدا پێکەوە کوتمان گەلێ بەرهەمی زۆر جوانمان تۆمار کرد کە زۆری لە ئەشیفی لای خۆم ماوەتەوە کە لە نوسخە ئەساسەکەیە لە ئەشیفەکەی خۆم هەیە لە دوای ساڵەکانی هەفتاش پاش 75 پەیوەندیمان تێتر بوو تەنانەت لە ئاسی خێزانیدا هاتوچوو یەکترمان دەکرد ئەچوون بۆ هەولێر بۆ لایەن ئەوانە هاتن بۆ سلێمانی لە ماڵ یەکتر ئەبووین لەم دانیشتانە پێکەوە ڕاوبۆچوونی خۆمان لەگەڵ یەکتردا دەگۆڕیەوە یعنی لەسەر مۆسیقای کوردی لەسەر مەقامەکان و بابەتی ئاوازدانان و شێوەی کارکردن لەگەڵ کاری هونەری و ئاستی هەڵوێستی نیشتیمانپەروەریمان لەو خۆناغەدا و زۆرشی تر لەو بوارانە پێکەوە باسمانە کرد لەو بۆچوونە چاکانەی کەوا دەستی پێکرد ئەوە بوو لە شاری هەولێر پێشەنگی قاپەی هونەری کرد بە تایبەتی لە چالاکی قوتابخانەکان
لە ئاسی هونەری منداڵان کە بایەخدا بە هونەری منداڵان لە سەرەتای تەمەنیانەوە فێری مۆسیقەی ئەکردن کە ئەمە ئەم بایەخدانە کارێکی زۆری هەبوو بۆ دەوڵەمەندکردنی شاری هەولێر لە هونەرمەندی مۆسیقازان لەسەر بنەمای زانستی و چەند دەنگی تازەی هێنایە کایەوە کە ئەمڕۆ لە گۆڕپاندا بەردەوام و ناویان هەیە ئەوە کاگەر دەڵانێکێکە لەوانە کە دانیشتۆ لەوێ لە هەمان کاتدا تیپی مۆسیقای هونەری هەولێر کاویش سەرۆکاتی ئەو تیپەیە کرد و وەکو چۆن لە بەرهەمەکانە بینیمان پاشەو تیپی کیژانی هەولێر دوای ئەوە بە دوایە تیپی زیڕوبەم و چەندین بەرهەمی جوان و بەرهەمی بە پێزیان پێشکەش کرد شانبەشانی تیپی مۆسیقای سلێمانی ئەم کارە بەردەوامی هەبوو تا ساڵانی هەشتاکان کە شەڕی شومی عێراق و ئێران دەستی پێکرد وای کرد هونەرمەندە نیشتمان پەروەرەکان خۆیان متکەن بۆ ئەوەی گۆرانی بۆ ڕژێمی بەعز نەڵێن کاگوریایەکێک بوو لەو خاوەن هەڵوێستانە بۆیە چالاکی خۆی حەشاردا لە نووسینەوەی نۆتەی گۆرانەکان و نووسینەوەی بابەتی تۆژینەوە نووسینەوەی گۆرانەکانی کارێکی زۆر لە جێدا بوو ئەوەش و کە لە دواییە ئەو کتێبەی کە دەری کرد هێنای بۆ من پیاچوونەوەیشیم کرد و هەندێک تێبینی لەسەر لە کتێبەکە کەوا بەڕێزەوە وەریگرت و بڵاوی کردەوە ئامێرەکانی موسیقای کوردی بوو یان باڵەبان بوو نەخێر گۆرانی کوردیەکان گۆرانی تیپی خۆیان نووسی بوویان نەنە کتێبەکەوە باڵەبان ئەو کتێبە بوو کە چاوت لێ کرد مامۆستا دەفەرمێ بەڵێ پاشان هەندێک بابەتی تری لە چاپدا لەسەر ئامێری باڵەبان کە بابەتێکی چاک لە ڕووی ئاشنابوون بۆ ئامێرە هەروەها بابەتی نووسینش لە گۆوار و ڕۆژنامەکاندا هەبوو لەسەر توێژینەوە و باسی مۆسیقای کوردی هیوادارم کەوا لەو بابەتانە بەردەوامی چووکەوە لایەنشی زۆر بگنە لە مۆسیقای کوردیماندا کاگوریە لەو مۆسیقیانەیە کە لەسەر بنەمایەکی زانستانە کاری مۆسیقای ئەنجام داوە بە پێی بارودۆخ و توانای سەردەمی خۆی بۆیە شانی ئەو ڕێزگرتن و هەڵسەنگاندنەیە مۆچی مۆسیقا و ئاوازەکانی کاگوریا ئەگەر ورد بینەوە لێی جێیشی ناوچەگۆری زۆر جوانی تیا ڕنگاوەتەوە ڕنگدانەوەیشی تێر و پڕە لە کەلتوری ناوچەی کۆیە یعنی کە جۆم لە گۆرانەکانی ئەوە بێت ئەگەر ئاوازی ئەویش بێ وەکۆڵەیە بە چاونوقانیش بێ یەکسەر ئەڵێ ئەمە بابەتی کاگوریایە و هی ناوچەی کۆیە واتە چ لە ڕووی مۆچی گۆرانەکان یا ڕیتمەکانی یا مەقامەکانی یا مەقامی گۆرانەکە مۆچی ناوچەی کۆی پێوە دیارە کە ئەم ڕنگانەوەش لە ڕۆحی مامەسێەوە و تایە تۆفیق و ئەو هونەرمەندانی کەوا لە دایبووی ئەو ناوچەند ڕنگانەوەی تایە و سۆزی ئەو هونەرمەندانی تایە کاگوریا هونەرمەندێکی گەورەیە زۆر شایانی ئەو ڕێزگرتنەیە شایانی زۆر زیاتریشە لەوە هیوادارم تەمەند درێژ بێت هیوادارم بتوانێ لەم دوورە وڵاتیشە هونەری کوردی خۆی بیر نەچێتەوە پەیوەندی لەگەڵ هونەرمەندەکانە زیاتر بێ چونکە میلەتی ئێمە پێویستی بە کەسانی وەکو کاگوریا و چەندینی تر هەیە هەر تەمەند درێژ بن زۆر سپاسەکەم مامۆستاکەداغی زۆر سپاس سپاسەکەن شەوە چاتخوا حەفیز خوات لەگەڵ کۆمەڵێکی زۆر فەکس هاتووە داخی گرانم وەختەکە ئەوەندە کە منە ئەو شەوش نێزگەی 15 دەکەیان لێ خواردم بەرنامەی بەر لە ئێمە بەداخۆ وەخت زۆر کەم دەبێت شاسی مامۆستاوریایە زۆر ڕاکەی مامۆستاکە باوەجی کوێ ئەگاداری کورت ئەم مامۆستانوار هەندێک کاسەگادنی کورتیە بوو باوەجی کوێ چ ساڵێک چی بوون نەتێشت باسی مامۆستای دووەم بکەم ئەوەی کە فەرمووت عەرەب لە بەغدا فێرنتێک ئەوەش کوتیفە دوای وەرسەر باوەجی کوێ مامۆستای دووەمم مامۆستای هونەرمەند جەمیل سەلیم خولێکی مۆسیقا کرایەوە لە بەغدا مامۆستا جەمال هیدایەت بە منی گوت کە بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکانی هەولێر بوو گوتی ئەگەر بڕۆی بۆ ئەو خولەی مۆسیقا تو دەگوازینەوە یانی نەقلت دەکەین بۆ هەولێر ئەگەر ناتکەین بەڵێ زۆر تین و بووم بەڕاستی زۆرم حەز لێ بوو چکە خۆم بۆکو گوتم لە سەرەتاوە ئەمە بەڕاستی ناخۆم ناو شەهیدی زیندوو یعنی گەنجە چۆکو من ئەوە لە ناو خوێنم بی مۆسیقا نەتوانم مۆسیقا بخوێنم ڕێگام لێ بگیرێوانەی تر ئەو معاناتەم هەبوو کە دەورەکەش لە ناو پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغدا بوو هەر هەمان مامۆستایەکانی ئەوێ بوندایان گوتەوە لەوێ مامۆستای ئامێری عود جەمیل خواعافیکە نەمر جەمیل سەلیم کە بەڕاستی هەتا ماوم لە چاکەی ئەو پیاوە دەرناچم کە دیارە پاش ئەو دەورەیە کە بە شانازی و دەڵم لە دەورەکە بە ئیمتیاز دەرچووم لەسەر چل تەڵەبە کە زۆریان دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکان بوون و ئەو پیاوە 2 ساڵ دەرسی تایبەتیم لێ وەرگرت داوەتم کرد بۆ کۆی بۆ چنارۆک بۆ شەقلاوە بۆ هەولێر
و ئەویش داوەتی منی دەکرد ژنی نەبوو دایکەکی پیری هەبوو یعنی عائلەوی تێکەڵاویمان پێ کرد من نووسینەوەی نۆتەی مۆسیقا بەڕاستین بە تایبەتی نووسینەوە لەو پیاوە زۆر زۆر سوودم دیت وای ئەو پیاوە چونکەم لە بەغدا ناودار بوو هەر گۆرانی بێژێک دەچوە لای هەر ئاوازێکی هەبوایە دەیگۆ لەسەر چتەبق مەسەلا ئەگەر مەقامەکە بەیاد بووە یاوازەکەی دەیگۆ بەیاتە لەسەر سۆڵ دەوێت لەسەر لات دەوێت لەسەر دۆت دەوێت لەسەر ڕێت دەوێت لەسەر بیت دەوێت ئیتر یەکسەر بەبێ ئامێر دەینووسیەوە منی فێری ئەوە دەکرد دەیگوت تو وابزانێ سەعودەکە لە باوەشە فەرموو بەیاتێکم بۆ وەرگرە لەسەر سۆڵ مەسەلەن منیش وەرم دەگرت دەبگۆ سۆل لا سی دۆ سی لا سۆل دەیگۆ زۆر باش ئیتر بڕۆ بۆ سەبا لەسەر هەمان سۆل ئیتر ئەو شتانی فێری من دەکرد دادەنیشتین بەڕاستی ئەو پیاوە دەبی باس کرا بە لێرە سپاس بۆ ئەمەکناسیەکەت ئەمەکناسینەکەت دوای باوەجی کۆیە 1972 باواجی کۆیە ساڵی 1972 بە نووسراوی ژمارە 832 لە دەستگای سینەما و شانۆ لە ئێکی 1972 بە یارمەتی بەڕێز جەلال بێتوشی کە زۆر یارمەتی داین لە دەستگای ئێزگە و تەلەڤیزیۆنی بەغدا کاری دەکرد کوردێک بوو نیشتمان پەروەەر بوو توانی ئەو ئیجازە ئەو مۆڵەتە بۆ مەمسۆگەرکە و ئێمە دەکەس بووین ئەو کاتە شتەکەوان بەڵێ هونەرمەندان زاهیر محەممەد نەمر مەلا ئەنوەر کاکە سەردار ئەحمەد مامۆستا جان تۆماس کاکە سیامەن عەزیزە تاهر کاک سەلاح حوسێن کاک ئیسماعیل مستەفا کاک فواد سەعید کاک عەتەڵڵا حەنە لەگەڵ من ئەوە دەکەس هەر یەکە 10 دینارماندانا ئەو کاتە شڕود وابوو مەرجی وەزارەت بوو 10 دینار گەلێک زۆر بۆ وەختی کاک بەرزان معاشمان 30 دینار بوو بۆ نمونە 10 دینارمان هەر یەکە دانا کردی 100 دینار لە بەنقماندانا و ئەوەکمان کردەوە حسابێک لە بەنق بۆ 100 دینارە خانوەتشمان بەکرێ گرت قتعکمان لێ نووسیتی مۆسیقای باواجی کۆیە لوژنەیەک هاتن لە وەزارەتەوە دیتیان کەمە بینایەمان هەیە ینی بارەگامان هەیە و پارەشمان هەیە لە بەنق ئیتر ئەو پیاوەش کاک جەلال بێتوشی زۆر یارمەتی داین مامۆستا زاهیر محەممەد هەمیشە دەچوو بۆ لای بە بەغدا و دەهات و چووی دەکردووەیش بەڕاستی زۆر هیلاک بوو ئەخیرەن خۆشبەختانە ئیجازەیان پێداین ینی ساڵی 1972 12 ڕۆژ لە ماوبەر ڕۆژێکەوە یەکی سێ ئەوتی پێدامەزرا ئەو کارانە هونەرێنەی کە خۆت بەشداریت کردووە بە تایبەتوەکو و ئاواز و لەحنەدانەوە ناوی گورانی لەنا باوەجی کوێ ناو باوەجی مۆسیقای یەکەمین بەرهەمم مۆسیقایەک بوو بە ناوی کچە شۆخەکە لەگەڵ تیپەکە پێشکەشمان کرد لە ساڵی 72 لە ناو ئێستاش لەبیر مەستۆدیۆی ژمارە 5 بوو خوا عەفوی حوسێن نەسراوی هەبوو ڕژیسۆر بوو ینی مخریج بوو تەسجیلمان کرد هەروەها ئاوازەکەم کرد هەڵبەستی شاعری ناودار عەبدوڵڵا پەشێو لە بۆ دلێر سادق هەروەها گۆرانێکم ئامادە کرد بۆ گۆرانیبێژ سەلاح محەممەد هەروەها گۆرانێکم بۆ کۆرسی کۆیە ئامادە کرد بە ناوی ڕەنجی زەردم دەوای دەردم گۆرانێکیشم ئامادە کرد بۆ گۆرانیبێژ سەلاح پشدەری بە ناوی دیدەم زارە تر ئەو کارانە دەتوانم بڵێم ئەوانم ئێستا کە لە یادە بۆ خێرایی کە تو دەچێت چکە دووارەوە پەلەم لێ دەگەی کاک بەرزان من ساعەی برات کە من بێ شانسم بەڕاستی ئەوە دەڵێم حەق خۆمە بە مۆسیقا برا مۆسیقاژەنەکانیشم گوتم ئەو یەکەم لە ڕۆژی 13 مانگ چاپێکەکەتن بەگەل کراوە کە 13 خۆی ژمارەکە نەحسە لە ملاتەکان کە نەحسنی هەروەها چارەگەچ لە بەرنامەکە خورا ئەوە شانسی من ناتان چارەگەک زۆرە بۆ قسەکردن ئەوە تیپی مۆسیقای شۆڕشە کە ئێستا ماوێتی بینە سەری بەڵ ئەو تیپی باواجیە ئەوە فستیڤاڵی ساڵی 74 لە بەغدا بەش ئەوە تیپی باواجی کۆیە ئەگەر جەنابەت سەیری کێگە بشاین هونەرمەند زاهیر محەممەد لە دەستی چەپ بە پێوەیە لە بەردەمی ئەو هونەرمەند ئەنوەر تاهیرە بە قانونەوە تەنیشتی کاک سەردار ئەحمەدە بە نای بە شەفەفلوتە ئەوەی جنبشەکە منم یان عودە لێرە جوان نایبینم ئەوی دی چاپک شەفیقە ئۆکۆردیۆنە ڕزگار عەبدولکەریم بە ڤینگۆزە لە پشت ئەویشەوە سیامەن عەزیزە تاهیر کەمان ئازاد بیلال کەمان جان تۆماز کەمان وە کاک زاهیریش لە ئاخیری وەستاوە ئەوە سەرەتای دەستپێکردنمان بوو هەندێک لەو میلودۆنیە لەحنانەی کە لە بیرکە ئێستا ئاوازەکان کە لە باوەجی کۆی گوت ئەو شتانێکە گوتتەوە یا هەندێک ناوی ترەیە بەڵێ هەیە زۆر ئەگەر بمانەیە بەڵێ زۆر ناوەکانی تر مەسەن ئەو گۆرانیانەی کە تیپی مۆسیقای باواجی پێی مەشهور و بەڕاستی ئەو کاتی هەلاو هەلاوە گوڵێباری کەلاوە کاک زاهیر یەک دوو
ئەمە ناومان لێ نابوو گەشتێک بەناو گۆرانی کوردەکاندا ملودەکەی چۆنە ئەوازەکەی چۆنە هەلاو هەلاوە گوڵێ باریکە لاوە پێم گۆ بۆ ماچێ گوڵێ جوابی نەداوە بەڵێ لەو دوای گۆرانی چکەماندا کە بزمارە و بزمارە سۆڵێ بە بزمارە پێی لە جەرجی ناوم ئەو یارەندارە ئەوە دابشکردن ئیشی خۆت بوویان ئەو فولکلۆری بوویان خۆت هەبوو وەکو باسم کرد بۆ بەشێک من دەمکرد بەشێک هونەرمەند زایر محەممەد دەیکرد بەشێک هونەرمەند سەردار ئەحمەد دەیکرد تر شتەکان نەبوو بڵام هەمووی من بێ نەخێر ینی تیپەکانمانتارەوەە هیچ بەڵێ ئاهەنگمان زۆر ئاهەنگمان کردێ بۆ هونەرمەند تایر تۆفیقمان داوت کرد شەوێک لە بیرمە هاویم بوو لە یانەی فەرمانبەرانی کۆیە تا سعات دوو شەوی خایەن ئاهەنگەکە زۆر خۆش بوو ینی خەڵکەکە لێ تێر نەدەبوو لە کاکتار هونەرمەندان فواد ئەحمەدمان داوت کرد بوو هونەرمەندی خاڵی خۆش بوو تەحسین تاهامان داوت کرد بوو شەوکە ڕەشیدی خوافیکە شەوکە ڕەشید هەر ئەندامەی تیوی باوەجی کۆیە بوو بەڵێ کلارنێت لە هەموو تۆمارکردنەکانمان لەگەڵماندا بوو زۆر حەزی لێ بوو یارمەتی هونەر بدا یارمەتی هەموو تیپەکان بدا بەڕاستی دواتر یارمەتی تیپی مەولەوی سلەیمانی دەدا کۆمەڵی هونەرە جوانەکانی سلەیمانی دەدا ئەو پیاوە بەڕاستی دەورێکی زۆر گەورەی هەبوو لە خزمەتکردنی هونەری کوردیدا بەتایبەت ئەوە مستەر تۆفیق دەبێ بێتوانیە نەخێر جارێ ئەوە مامۆستا تایر تۆفیق بەڵێ بەڵێ کاکای شارەت فەرموو شارەکەنەوە ئەوە باوەجی کۆیە هەولێر نەخێر ئەوە تیپی هەولێر دوای دێنە سەر ئەوە ماوێت حەزەکەی ئەگەر بەرەبەرە بچین بۆ باسی مۆسیقای هەولێرمان کرد بەلەوە کە بچینەوە مۆسیقای هەولێر و مامۆستا وریاو بەتەبە مامۆستا ڕەنجبەر لێ دانیشتووە مامۆستا ڕزگار لە مامۆستا ڕەنجبەر گەورەترە برای گەورەی مامۆستا ڕەنجبەرشە تەلفۆن ئامادە بکرێتی مامۆستا ڕزگار خۆشناو لە ڤیانە لە ئۆتریشە بڵێ نەمسا دوای باسی تیپی مۆسیقای هەولێر دەکەین تیپی مۆسیقای هەولێر هەفتا و حەزەکەی با لە مۆسیقای هەولێر تەلفۆن ئامادە دەبێت شۆڕش بوون هەفتا و چوار تیپی مۆسیقای شۆڕش باسی بەڵێ سەرڕسمەکەی نیشاندا پێشماوێک دیتم کاکفەنەگە ئەگەر ئامادەی کە ڕسمە کاک ئەنوەر قەرەداغی هونەرمەندان ئەنوەر قەرەداغی هونەرمەند بە ڕسمەکە بینم جوانتر بە بیرم دێتەوە ناوەکان ئەگەر بتوانە ئامادە بکەم بەرەبەر کاگرانزبەریش هەر لەوێ بوو تەبان لە شۆڕش پێش ئەو ڕسمێ نەخێر پێش ئەو ڕسمەیە بەر لەمە ئەوە خۆی بوو ئەوە خۆی ئەوی تر بەڵێ ئەوەی کە بە شوێنەوە بەڵێ ئەگەر پیشانیدا ئەوە دیارە من جمشەکەم پێ تەنیشتی من کاگ ئەنوەر هونەرمەند ئەنوەر قەرەداغی دوایە هونەرمەند خالی سەرکارە دوایە هونەرمەند دلێر ئیبراهیمە هونەرمەند عوسمان محەممەد ئەمینە لە ڕێزی دواوەش هونەرمەند ڕەنجبەر خۆشناوت کە ئێستا لێرەیە سەری دیارە و هونەرمەند نەجمەدین ناوێت کە ئێستا کەرکوچیە لە ئەڵمانیایە هەروەها هونەرمەند عوسمان عومەر سەرکارە و چەند هونەرمەندێکی کەش هەنە ینی کە وێن مەلا ئەنوەرێکمان لەگەڵ بوو خەڵکی سلەیمانیە بوو کەمانجە ژەم بوو سەباح محەممەد ئەمینێکمان لەگەڵ بوو کەرکوچی بوو جاسی لێ دەدا ئەگەر کاگرانزبەر بیری مابی نازم کەسم بیان بەێ حەزەکە تۆزە مامۆستا ڕەنجبەر بڵێ مامۆستا ڕەنجبەر لە مامۆستا ڕزگار ئەوەکترە مامۆستا ڕەنجبەر ڕابواستم با لەگەڵ مامۆستا ڕزگار قسە دەکرد دوای دێنە خزمەتی جەنابەت بەلەوە بچینە سەر تیپی مۆسیقای هەولێر ئەلۆ مامۆستا ڕزگار شەوت شاد تۆ گەورە یاکە مامۆستا ڕەنجبەر وابزارم ئەو گەورەترە وەکو برێ وەکو برێ باشە گەورەترن ساڵێکمان فەرقە کامە گەورەترا و ناڵێ بە ئەو نەهێنیە بەڵەڵی خۆمێ توکە ماشەڵا ژن تێناوە پێویست ناکە لە تەمەن بترسی پێویست ناکە لە تەمەن بترسی ئەیجان مامۆستا ڕزگار بەرحال لە ئەو شەوش کۆمەڵ نیشتمان پیشاندا هەمیشە لە کراخ مامۆستا وریا دانیشتووی پێمان خۆشێتێک باسی ئەو دەورانە خاترە یا هەڵسەنگاندنی هونەری هەنێک سەبارەت بە مامۆستا وریا ئەحمەد بفەرموو یەکەمین جار زۆر سپاس دەکەم کە توانی من ئەم شەو لەو پرۆگرامە خۆشە بەشداری بکەم و زۆر پیرۆزبایی لە کاکوریا دەکەم کە ئەم شەو ینی ماوەی ئەوە هەیە قسە بکە و تۆزێک لە ئیشی هونەریەوانی کە کوردیەتی پیشانی خەڵک بدە زۆر سپاسی ئێوە دەکەم سپاسی هەموو مۆسیقارەکانی دەکەم کە دانیشتون سەلامی لێ دەکەم لە کاگەردەلانی سەلام دەکەم بەخێر بێن هەمویان
پێشەموش کاکوریە من ناتوان زۆر قسە بکەم چکە تو گوتت وەختی منیان بڕیوە زۆری قسە بکەم کاکەداقی کاک بەرزانچی کاکوریە لێرە سێزدەی مانگ برێن سێزدە ژمارەی سێزدە ژمارەی بەختیە باشترە ئەوروپا ئەرزم کردی ئەوە ینی ڕۆژێکی باشی بەڕاستی ینی ئەوەی باس کرا ینی ئەنۆخداقی هەمووی بە هەموو شتێکی باس کرد ینی من باس بکەم بەڕاستی من لەگە کاکوریە زۆر وەختێکی زۆر خۆشمان ڕابوارد و وەختێکی زۆر بە پیت و بەرەکەت بوو کە لە تیپی هونەری هەولێر بووین وەکو دۆستێکی عەزیز و هونەرمەندێکی ناسرا و لێهاتوو لەگەر یەک ئیشمان کردووە زۆر داریش پێکڕان ئێمە گۆرانیمان ئامادە کردووە مەسەرەن ئەوەی کە پیشاندرا لەو گۆرانیانە مەسەن تەنگەبەر پێکڕانمان یادات کرد یا زۆر قژی زرد ئەوەی شەهید قادرکابان پێکڕان ینی شتەکەمان ئەمە ینی لە یەک تێدەگەیشتین لە زمانی هونەری یەک تێدەگەیشتین و بەڕاستیش لە یەکتریش شت فێر دەبووین هەم من لە ئەو هەم ئەویش لە من و کاکوریان نەکرد ئەوەی موسیقاریشە بگومان دەستیشی باڵای هەیە لە کۆڵینەوە و نووسین لەسەر باری و دۆخی و تاریخی موسیقای کوردی ئەوە شتێکی زۆر پێویستە 22 ساڵ بەڵێ و هەروەها لانی من لێ مامۆستا نەبوویمەوە ینی لانێ من خەڵکم فێرە موسیقا کردووی بەڵام بەونەوە عناوەکو کاکوریە بەڕاستی بە سەدان جیلی پێگەاندووە و من زۆر سپاسی دەکەم و هیواداریشم لایەن شکەوەکەوە بڵێ هیوادارم لە شکەوەکەوە زوو بە عایلە و خێزان و مناڵەکانی بگە بەڕاستی زۆر ناخۆشە لەو وەختەکە ئینسان 2 ساڵ و نیو منداڵ و عایلێ نبینی هیوادارم ئومێدەکانی بێتە جێ و ئەو شتانە بە وەختەکە زوو خەڵازی بۆی بتوانی بیان بینی ويتر نظام سؤالك اگر هي من ما مثلا هموي باسي خوشي والبته ما مستوريا اوندا لي هاتو اوندا بشخصيته اوندا هنرمندا كابيا وهادشي بلاي كما اگر هندك بينا هندك باسي رخنا بكينا وانا هيك حستي رقابات يا اشتكت هبو دقل ما مستوريا تقعد جنو ما مستوريا عود جنو لا تقرو ولا تيبي موسيقى بكاجاز لتازاتي هيك حستك يا واحد من كاكوريا بيجو يعود لبدا او جنبشي لتا بالي وعودي خوي التي كان بزوري فرض لابو ما مصدر قاعد بشرط عم بيني انا مشكله كاكوريا زوح كي من كابعود للدم ابيش حظك لو هكذا تابعتي زوان هناك وكو مقلدك برك وكو ريروك يعني بيت خوش بو جنبوش لبدا كان مثلا كارزقا ما مصدر بيت خوش بو جنبوش لبدا نيت لا يعود لا مو هركسو رجع كتابتي خويا كتابتك بيري خاطرك اشتكى جهاب لقل ما مستوريا بخوشي انا خوشي كان بلاي خوشي كا جارك مثلا سنوتك اما اختي لكردستان بون بين قلت نجورتي كاكوريا زور لقر مدانا دنيشت كاو عليه بو ندويرا نظم والله ايوه راند بانقو بابتين نادي وضم ونظم لشد دنيشت ببيرم نوع لشد هل نادي بون او ندها زور مشي نادي بله نظم مبير ما بله ما وصلت قال دنياك سباسكين اقعد تشتكي كرتت نبي زور سباسكين زور سباسكين ان شاء الله نوري جناب شدي سباسكين ما وصلت قال خوشا زور سباس شوشات وحفيظ خافز ما وصل انجبر دينا وصلت تيب موسيقى هاولير شورش عندك بحثي كرا ما مستا رنج بندك تيب موسيقى هاولير كامل كدني قصه كان ما مستا رزقار اقعد توي دريجي بيبدا وكو بحث برد بما مستوريا يا بيروريا اشتكت سبب بما مستوريا فرمو بله از باركم دنك دستك اگه ولا سر ميكروفونك كراوا بليد بله میکروفون بله کاملا که زور فاکس تا خوشویستان بردوام ل فاکس نردی ان شاء الله بتوانی هیچ نبی کم نوکانی یعنی شهر پیب کم بله ما مستا رجبر هروك باس کرد اما وقتی ل کومری هنر جوانکانی کورد بوین بشی هولر
خەریکی مۆسیقای دوورم لە یاران و حەزم لێ کردی دانانی کاک ڕزگاری بوو ئەو دەمە بوو تیپی هونەری هەولێر هەبوو ئەوقتی طبعاً مامۆستاوەریە لەوێ سەرپەرشتی تیپەکەی دەکرد ئەو دەمی وابزانم خەریکی کەمانچە ژەنەکان بۆ ئەوانەی بە تەریقەی کۆن ئەویان گر بوو بە زۆری ینی پێی چاکردنەوە ینی کارێکی زۆر تایبەتی کاگوریە ئەوە بوو لە ڕەحمەتی مامۆستا منعیم مەزهەر بوو کاک جەودە شاکر بوو چ ساڵێک بەوە مامۆستا ساڵی هەفتە و مامۆستاوەری هات بۆ هەولێر 75 هات بۆ هەولێر بەڵێ هەر ئەو ساڵانە 75 و 76 ئەو بەڵێ زۆر لە عازفکەمانەکان شێوەی گرتنیان بەڕاستی ئەوە نەبوو مامۆستاوەریە پێی ڕاستکردنەوە دوای ئەمەش کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد بەشی هەولێرمان بەجێ هێشت هاتینە ناو تیپی هونەری هەولێر بەیەکەوە بوو ساڵی 77 مەزموعە گۆرانێکمان تەزیل کرد لە تەلەڤیزیۆنی کەرکووک بەس تەزیلەکەی لە قاعە کرا یان لە هۆڵی گەل کرا بوو بۆ ئەوەی ستۆدیۆمان هەبیتن ینی شتەکە جوان دەرنەچوو مۆسیقایەکەی هەتا ستۆدیۆی تایبەتی لە بۆ تیپی هونەری هەولێر دروست کرا ڕیکردەر و ئاراتی تەزیلەوانەی شتی باش هاتن لە بۆ تیپی هونەری هەولێر مەجموعە گۆرانەکانی ساڵی 78 کە دەنگێکی زۆری دایەوە بەڕاستی جێی شانازی هەموو هونەرمەندانی هەولێرە کە ئەو مەجموعە گۆرانیە تۆمار کرا ئەوە فترەی زێڕینی تیپی هونەری هەولێر بوو بەڕای من سەبارەت بە کاکووریە ئەمن کاکووریام لە ساڵی 74 ناسی عینەن لە تیپی مۆسیقای شۆڕش نازەمیستە باسی کردیان یەک سەربردەی کچکەم هەیە لەگەر کاکووریایی بەیەکەوە لە گوندی وەسانان بووین ئەمن غەدارەکەم پێ بوو غەدارەکە هەر بەخۆ دادەنا دەتەقیەوە پێشمەرگەی هونەرمەند بووینەوە لە 15 کەسان 2 پارچە سلاحمان پێ بوو یەکیان شانس بەگۆرەم کرد جارێک چوینە ڕێواسان چیای بەسەر چیای کەتین چوینە ڕێواسان کاکووریا سەرۆق کوتی ئەوە ڕەنج بەرەوە مارە لێرە ڕاوسێسە دەیکوژ لێ دەگوتی ئەمن هەردەستم نەکرد و غەدارەکەی سەڵیە دەرچوو چت کرد وەختی لە بنجێم لە بنجێ تێپەڕی مارەکەی بۆی دەرچوو ینی خوانەکە ینی هەر تۆزێک ملی مەگەر ئەولاتر باە بە سەرروکە لەی نەماوەتە هونەرمەندەکان هەمان چەکدانێن کەمان بگرن لەگەڵ ئەوە بووە تەمان مامۆستا وریە کاریگەکی زۆر کاریگەری هەبوو ینی خزمەتێکی زۆر کاریگەری هەبوو لە تیپی مۆسیقای هەولێر و لەسەر هونەرمەندانی هەولێر لە بواری مۆسیقا و لە بواری فێرکردنی مۆسیقا و لە بواری مامۆستایەتی کە وەک بەیەکەوە بووین لە چالاکی قوتابخانەکان ینی بەدەیان کۆرال و بەدەیان گۆرانی منداڵان و بەدەیان خولی منداڵان لە بندستی کاکووریا و بندستی ئێمە و هونەرمەندانی تر دەرچوون ئێستاش یەک لەوانە کاک سالارەوە لە تەنیشتم دانیشتەوە زۆر سپاسەکەی باس مۆسیقا هێندێک درێژەی پەردەگران یا گۆران بێژانەی کە لە پێکەوە بووکاریونەی تاکتیک لەوانە البەتە مامۆستا حەمەد جەزا و کاک زیاد ئەسعات و زۆر هونەرمەندی تر دوای دێنە سەر پارچە مۆسیقای کاک سالار ئەگە ئەزندان بێت داوامە کرد لە مامۆستا حەمەد جەزا لە دانمارکەوە بەشداری پرۆگرامی ئەو شەو بێت ئامادە لە سەرخەتی تەلەفۆن ئەلۆ کاکە حەمەدیان شەوت شاد سەبارەت بە دانیشتنی ئەم شەو تەلەڤیزیۆن ئەبینی بەرنامە ئەبینی بەڵێ هەرچی هەیە فەرموو لەمەوەی 5 دقیقە فەرمووی زۆر سپاس دەکەم پێشەکی سڵاو ڕێزی تایبەتیم هەیە بۆ جەنابتان بۆ هەموو کارمەندانی بەرنامەکەتان بۆ بە تایبەتی لە گروپی مۆسیقا و بەشی تەکنیک و میوانی ئازیز و خۆشەویست کاکە وریا و کاکە ئەردەڵان و ئەو برادەرە مۆسیقیانە کاکە ڕەنجبەر بە تایبەتی پێشەوەی کە بمێ باسی مامۆستا وریا بکەم لەسەری بدوێم پێم خۆشە لەگەڵ خۆشی و ناخۆشی هونەرمەندەکانە بەشدار بین بۆیە دەمەوێت پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی هونەرمەند کاکەنە سەر ڕەزازی بکەم بە بۆنی کۆچی دوایی باوشیەوە
لە ێزان داواکارین جێگەی بەهەش بێ و خوا سەبووری دڵی ئەو بنەماڵەیە بداتەوە و سەبووری دڵی ئێمەش بداتەوە ومێدەوارم کۆتایی هەموو خەم و پەژارێکی ئەم بنەماڵێ بێ لە ڕاستیە من یاد و بیرەوەریم زۆرە لەگەڵ هەموو هونەرمەندانی هەولێرە بە تایبەتی مۆسیقیەکان بەڵام دیارە مەجالەکە ئەوەنە نییە ئەمێ بە کورتی هەندێشت باس بکەم لە ساڵەکانی 1976ەوە زیاتر گۆرانی و مۆسیقای ڕستەنی کوردی بەرەو پێشەوە هەنگاویناوە بەڕاستی شۆڕشێکی هوەری لە کوردستانە هەڵگیرستان چونکە لە دوای کۆتایی شۆڕشی ئەیلول خەڵکی کوردستان ئومێد بڕاو بوون تا شۆڕشی نوێی گەلەکەمان دەستی پێکردەوە گۆرانی و مۆسیقای هوەری کوردی لەو ماوەیەدا دەورێکی کاریگەری هەبوو لەسەر باوی دەرونی خەڵکی بۆیە دەڵێم هوەر شۆڕشێکی دروست کرد لەگەڵ ئەوەشدا کە ڕژێمی بەعەت زۆر درڕندانە دژایەتی هونەرمەندانیان دەکرد بە تایبەتی لە شاری سلێمانی و هەولێر زۆر جار هونەرمەندەکان دەستگیر دەکران ئەشکەنجە دەدران بەڵام هونەرمەندان بە بێسڵکردنەوە لە مردن لە کوشتن ڕۆڵی سەرەکی خۆیان لەو بواری ئەو هونەردا دەبینی کاری پێشکەوتنی هوەری کوردیش بە تایبەتی لە شاری هەولێردا کە من ئاگادار بم ئەگەڕێتەوە بۆ چالاکی و تێکۆشانی ئەو هونەرمەندانە کە لەو کاتەدا کاریان دەکرد و بە تایبەتی مامۆستاوریا و مامۆستا ڕزگار خۆشداو چونکە بەرنامەکە تایبەتە بە مامۆستاوریا بۆیە حەزەکەم زیاتر لەگەڵ لەسەر مامۆستاوریا باس بکەم بۆی کاک ڕزگار گلەیمان لێ نەکە لە ڕاستیە ئەو برادرانەی کە لە بەغدایش دەرچوو بوون لە مەعهەدیان تەواو کرد و کە گەڕانەوە لە هەولێر دەستیان کرد بە کارکردن و هەندێک لەو برادرانەی شاری کۆیەش وەکو مامۆستاوریا و مامۆستاوریا ئەحمەد و کاک ببورن مامۆستاوریا و کاک سەرداری بابسەردار و مامۆستا جانە و کاک جەلال خرپن بۆیە پێڵم خرپن چکە خۆشمەیە هاتنە هەولێر و دوای ئەوەش ئەو برادرانەی کە لە بەغداوە گەڕابوونەوە وەکو کاک ڕزگار خۆشدا و مەعهەدی دراساتی نەغەمی تەواو کردبوو و مەجموعەیە برادری کەش کامران تەها برای تەحسین تەها و هەندێک لە مۆسیقیەکانی کە بەڕاستی ئەمانە دەورێکی سەرەکیان هەبوو بەڕەحمەت بێ مامۆستا سەید ئەحمەد جەودەر شاکر تەڵعەت عارف عەدنان مەلا و موحسینی ئۆکوردێن و شەریف جەرجیس و نیزار عازف گیتار و جەلیل عازف ئۆکوردێن و فواد ڕەوانزی و شاکر سابر و پایدار و حەمید بزوق و لوقما بەرزنجی و زۆر هونەرمەندی کەش بەڕاستی حەقە بەسەریان بکەینەوە و ئەوەشمان لەبیر نەچێت کە کاکە دڵشاد محەممەد دووهەچی کە ئەویش گەڕایەوە هەم دەرچووی بەغدا بوو گەڕایەوە بۆ دووهەک لەو ماوە کورتە تا تیپێکی خنجیلانی پێکهێنا کە بەرهەمی جوانی بۆ تەلەڤیزۆنی بەغدا تۆمار کرد لەو دەمەدا مامۆستاوەریا بەرپرسی تیپی مۆسیقای هەولێر بوو مامۆستا ڕژداریز بەرپرسی تیپی هوەر و کۆمەڵ و هێژەی کوردی بوو لقی هەولێر خۆشبەختانە هەردوو تیپەکە بوونەوە بە یەک تیپ بەبێ فەرق و جیاوازی بەرهەمی خۆیان پێشکەش کرد ئەو تیپە هوەریانە کە لەو سەردەمەدا کاری هوەریان دەکرد تیپی مۆسیقای سلێمانی تیپی هوەری هەولێر تیپی مەولەوی تیپی کۆمەڵ و هوەری وێژەی کوردی سلێمانی و لقی هەولێر تیپی سۆلافی کەرکووک تیپی باواجی کۆیە تیپی پاشای گەورە لە ڕەواندز ئەم گروپانە سەر لە نوێ مۆچی ڕەسەنایەتی کوردی مۆسیقایان ژیانەوە بەرجێکی نوێیان کرد بە بەریدا ڕژێمی بەغدا تۆقی بوو لەوەی کە هونەرمەندان ڕۆڵێکی تایبەتی خۆیان دەبینن چالاکی دەنێنن بۆیە بە وردی چاودێری هەنگاو بە هەنگاوی ئێمە بوو و بەڕاستی دەکرا بە گۆرانی دەبوایە لێژنەی چاودێری بڕیاری لەسەر بدات هەندێک جاریش وشەی کوردستان قەدەغە بوو زۆر جار لەسەر ئەوەی دەستگیر ئەکراین کە شیعرێکی سیاسیمان دەبوو بە بیانوو ئەوەی کە وایە ئێمە شیعرەکانمان هەستی خەڵگە بزوێنێ بۆ نمونە زیاتر لە ساڵێک گۆرانی لە من قەدەغە کرا و بە هیچ شێوەیە بۆم نەبوو بەشداری ئاهەنگەکان بکەم مامۆستا حەمەد جزا وەختمان کەمە ئەگەر بیرەوەریەک شتێکت هەیە سەبارەت بە وەڵای بیرەوەریەکەم لە ڕاستیە ئەمێ باسی ئەوە بکەمەوە لە یاد و بیرەوەری لەگەڵ مامۆستای هونەرمەند کاکەوریادا بۆ یەکەم جار ساڵی 1974 بوو کاگرانسبەریش باسی کرد لای قەسر و ماکۆسان گوندێک بەناوی وەستان گوندی وەستان لەوێ ئاشنایم لەگەڵ مامۆستاوریادا پەیدا کرد کە بەشداری شۆڕشی ئەیلولی کرد لەگەڵ مامۆستا سەرداری بابسەردار و مامۆستا سیاما عیزەت تاهیر و کاکە برایم سابیر و هەموو ئەندامانی تیپی مۆسیقای سلێمانیش لە ڕاستیە ئەمەوێ شتێک لەسەر مامۆستاوریا باسکەم باسی مەوقیفەکەی مامۆستاوریا کە مەوقیفێکی زۆر جوانی هەبوو مامۆستاوریا
زۆر جار فەرمانبەر بوو لە بڵێنە لە شاد مەدرسی و زۆر جار داوای ئەوان لێکرد کە بەشداری ئاهەنگەکانی ڕژێ بکە زۆر جار خۆی ئەدزیەوە لێی ڕۆژێکیان بینیم گلەی کروتی زۆر زەختم لێ ئەەکەن کە بەشداری بم منیش نامەوێت بەشدار بم بۆیە دەمەوێت خەریکی کڕینی تۆمارگایەکەم کە بمێ ژیانی خۆم دابین کەم سوور ئەزانم کە لە وەزیفەکەم دەرم ئەکەن و معاشەکەم ئەبرن بەڕاستی من زۆرم پێخۆش بوو و زۆر تەژیعیشم کرد و پێشمود هەز یارمەتێک بە من نەکرێ من ئامادەم ئەو هەڵوێستە بەڕاستی هەڵوێستێکی کوردانە و هونەرمەندانە بوو ئەنجا مامۆستاوەریان من کاک ئەنوەر باسی هەموو شتەکانی کرد کاک ڕزگاریش لەبەرەوەی تر پێویست ناکە زۆرتر لەسەری بدوێم بەڕاستی هونەرمەندێکی سەرکەوتووە خزمەتی هونەری کوردی زۆر کردووە و هەرچیەک بڵێ لەو هونەرمەندا تیابەدی ئەەکەم شتی کاری چاکە خزمەت هەتا مناڵان ئەو نە مناڵی کوردی پێگەیاندووە فێری مۆسیقای کردوون جێگەی ڕێز و احترامە بەڕاستی زۆر سپاس دەکەم مامۆستا ئەحمەدجەزا سپاسەکەن خوات لەگەڵ سپاسەکە بێجگەلە تیپ مۆسیقایی مناڵان و هەولێرە بەوەجی کۆی خوانزاد و زۆر کار و خزمەتی تر کۆمەڵێکی زۆر فاکس هاتووە کاک سالات و خۆت ئامادەکە بۆ ئەو دیاریایی کە بەرمو پێشکەشی مامۆستاوەریا دەکەیت ببوورە پێشوی فاکسەکەم بڵێ من داوای لێبوردن لەوانە دەکەم کەوانی فاکسەکانیان نەرگیا چونکە ئەو شەو کە من ئامادە بووم بەس بۆ ڕیزلی لە هەرێ سێچار لۆ گۆرانی نەهات بووم بەزانیم کە خەڵک لەیمانی دەکا حەز دەکەین باس و بینەوەی مامۆستا بینۆکە هەیە حەیرانەکەش هەبوو بەزەوانەی کە هاتوو بەڕاستی من لە لای خۆمەوە زۆر داوای لێبوردن دەکەم بازانەوە وعدی داوە هێوارێ وەزە نازانم بە قەولی هەوڵەدەین دوای چە مانگێ یەک دو مانگی تر دووبارەکە بەڵێ ئەرزبێت داوامان کرد لە مامۆستا عەباس محەممەد کەرکووکی کە کۆمەڵێ ئاوازەکانی مامۆستاوریای توتەوە بەڵام بەداخەوە نەیتوانی ئامادە بێت فاکسێکی نردووە مامۆستا هونەرمەند عەباس محەممەد کەرکووکی خاوەنی گۆرانی وەی شتێکیوە بۆ مامۆستا لە بەشێک لەو فاکسەکەدا فەرمی سەبارەت بە باوکت ئەڵێت کاک ئەحمەدی حەمە مەلای باوکی کاکوریا هونەرمەندێکی بەتوانە بووە دەنگێکی خۆشی بووە و مەقەمەکانی تام و چێژی شاری کۆی و دەوروبەریانە وەکو نیوەشە و ئەی لێ زاڵم زۆر باش گوتون و وەستای گوتنی بەستەی شلەوخانان داد ئامینێ و هەوهەوێ مەرەمێ برێ بەڵێ دوای دەڵێ بەشێکی تر لە فەکسەکەدا فەرمێت کاکوری هەمیشە نیشتمان پەروەر و وڵات پارێز بووە هەرەشەوە و گوروشەلە و ڕێگا پیرۆزەلایان نەداوە ئێستاش وەکو بەسەدان و هونەرمەندی دیکەی کورد ناهەمواری بارودۆخی سیاسی و کۆمەڵاتی کوردستانی خۆشەویست گرتنی ڕێی هەندەرانی وەبەرنەوە و لە هۆڵاندا خۆی گرتوتەوە عەباس محەممەد کەرکووکی هونەرمەند زۆر سپاس بۆ مامۆستا خۆشەویستە کاک سالار تۆ شتێکی کورد ئەگە هەیە سەبارەت تۆ لە کۆنشەوە شاگردی مامۆستا بوو ئێستاشە لەگەڵ مامۆستای فەرموو تەبەی کاک بەرزان ناسینی من بۆ مامۆستاوەریا دەگەڕێتەوە 23 ساڵ پێشستا کەوا من چوومە تیپی مناڵانی چەند ساڵ بوو تۆ من ئەگەر ڕزمەکان هەبوو لە مناڵە لە بەش مناڵە چەند ساڵت بوو 9 ساڵان بووم 9 ساڵان بڵێ کەوا چوینە تیپی مناڵانی هەولێر بەڕاستی مامۆستا ڕەنجبەر و مامۆستای خوا لێ خۆش بوو سەید ئەحمەد ئەو فێرێ کەمانمانی کرد بەڵام مامۆستاوەریە بەڕاستی فێری ڕەوشتی مۆسیقا و عەسفی جەماعی بەڕاستی زۆر شتی لێ فێر بووین کەوا منیشی هەڵبژار بوو بۆ لیدەری تیپەکە یاخود شێفی تیپەکە کە مناڵ بوویەوە بەڵێ دیارە باش کەشفی کردووە بەڕاستی زۆر شت لێ فێر بوون لە مامۆستاوەریە و هەتا چوونی من بۆ پەیمانگای هونەرە جوانەکان ئەویش کەوا مامۆستاوەریە دەورەی زۆر سەرەتایی هەبوو بەڕاستی زۆر گەورەی هەبوو کەوا تۆمارگایەکی هەبوو چوومە لای گوت مامۆستا مشکلەکەم هەیە دەمێ بچمە پەیمانگای هونەرە جوانەکان کەس نییە یارمەتی مدا بەڕاستی زۆر یارمەتی میدا و کەوا هەتا دێرکانش کەوا من گەیشتمە و دەرەجەی کەوا دێرکانە کۆنسەرواتوارم تەواو کردی و بەڕاستی هەموو دەگرێتەوە سەر مامۆستاوەریایی بەڕاستی هیچ ینی هەتا ئەو دنیای مابی ئینشاڵڵا خوا عمری هەر درێژ دەکا و ئینشاڵڵا 100 ساڵی دیش عمری بی و زۆر سپاسەکەی بەڕاستی ئینشاڵڵا هەر شتی لێ فێر دەبن و هەروەها ئێستاش کەوا لەگەری نە بەڕاستی ڕەوشتی جوان هەر لێ فێر دەبن
زۆر سپاسەکە کەسا دوو شتێکی ونەیتە دیارێکی پێشکەش مامۆستاوریە دەکەم وەختی خۆی بە کلارنێت ئەسفی کردبوو حەز دەکەم بینمەوە بیریکەوە ئەو دیاری فەرموو کەک فەرموو بەڵێ زۆر سپاسەکە من بە پەلە کاکلوقمان بەچەوان نەو فاکسێکیان نردوتە سەبەر بە مامۆستاوەریا و فاکسانە نەتەنیا مامۆستاوەریا کاکە دەڵێمە دۆستانی بەرپرسانی مەتەوێش تەماشای دەکەن زۆر سپاسەکەنەوە و پێویستیانە بەجێ دێنین ئەرز بێت یەکێتی جوانین کوردستانی یەجێکە لە نروێژ سپاس بۆ فاکسەوە سامان محەممەدی لە سوئێد کارلستات زۆر سپاس ناسک لە ئالمانیا کۆڵن سپاس بۆ فاکسی وەزیز خۆشەویست شێرکۆ نۆرکوردو ئۆسلۆ سپاسەکەین لە سوێت ڕۆژنامەنووس شێرزات ئەگە هەڵانە بم هەینیان شتێکەوە مامۆستاشازەتەینی بڵێ خەڵی زۆر زۆر جوانی ویسەوە مامۆستاوەری وەکو مۆسیقاژان و ڕابەری تیپ و مامۆستای ملاڵان و تیپ ملاڵان و ڕاهێنەری گەورە شارەکانی هەولێر بەڵێ وەکو نووسەر و تۆمەرکەری ئارشی و مێژوونیسی بواری مۆسیقا مامۆستاوەریا قوتابی و ڕابەر لە بواری هونەری لەسەر ئاستی کوردستان مامۆستا خەوانی هەست و کوردپەروە زۆر بابەتی نووسە زۆر سپاسی مامۆستا خۆشەویستە دەکەین شێرزاد لە ئازەربایجانی سۆڤێت باکو حەسەن هەیدەری کورد حەسەن زۆر سپاس بۆ فاکساتە ئەرز بێت پێم وایە دەبێت سەرۆیە سەردەر باش ئەو خەتەکە ناتوانم بخینمەوە مامۆستا کەماڵ مامۆستا کەماڵ بەڵێ لە منشن لە ئەڵمانیا نەهلا دایکی زیلان دڵنیا حوسێن زیلان حوسێن سەلا حوسێن باکووری نۆروێژ سپاس بۆ فاکسی وەزیز خۆشەویست حەمید وەسمان لە ڤیەنا ئوتریش نەمسا حەمید وەسمان بەڵێ لەلایەن فەرهاد و هەڵاڵە سوێد شاری ئاڕویکە عەبدوڵا لە سوئێد زۆر سپاس بۆ وەزیز خۆشەویست محەممەد بەرزەنجی برای هونەرمەند پایدار بەرزەنجی لە نۆروێژ زۆر سپاس قادرەش دەفەرمی ئەو حەمید وەسمانە یەکێک بوو لە مۆسیقاژەرەکانی تیپی هونەری هەولێر زۆر سپاس دەکەین بەڵێ قادر ئەسحات لە ستۆکۆڵم دەبێ هونەرمەند گۆرانی بێژە بەڵێ گەراو بێت بەڵێ قادر ئەسحات مخلص محەممەد نۆروێژ خالد ڕەسوولی حاجی اسماعیل لە سوئێد شەرمەندەین کە وەخت زۆر کەمە عوسمان لە یوتوبۆری سوئێد علی محمود گەڵانە بم لەکوێ باش شوێنەکە دیار نییە علی محمود ڕەحیم و سەرگوڵ و شەیدا لە سوئێد بەرهەم مرادی وڵاتی سوئێد عەرز بێت لە وێسترۆس فاڕۆق ئیسماعیلی و ئارام ئیسماعیلی زۆر سپاس بۆ فاکسی وایز خۆشەویست بەرهەم و بەیان لە سوئێد حوسێن بە عەرەبی سپاس شکرن وەکو دەڵێن مامۆستا فرەیدۆن هەورامی لە ئومێو سپاس بوو فاکسەکانی و عزیز خۆشەویست شەرمەندەی کە نەمانتوانی بە درێژی قسەی لەسەر بکەین
کاکردەڵان تو حەزەکەی کاک زیاد ئەسحەدش با تێلفۆنەکانی یەوەش لە خزمەتیان بین دوای خۆت ئامادەکە بگۆرانیەک یەکێک لە خۆشەویستانەی کە ئاوازەکانی مامۆستاوریای گوتووە بەجگە لە مامۆستا حەمەجەزا و کاکردەڵان زۆر هونەرمەندیتر بەڵێ خەدزیرەکی نەمر هونەرمەند زیاد ئەسحەد خەڵکی شاری هەولێر لە سوێت دادەنیشی هونەرمەند زیاد ئەسحەد پێمە خۆش بێ ئەوش لە سوێدەوە بەداخەوە لەبەر شەوە نەورۆزیەکان نەیتوانی ئامادە بێت. ئەلۆ شەوت شاد کاک زیاد سەبارەت بە مامۆستاوریە پرۆگرامەکە بینییان نە؟ ئازانم لە قوتابی بەشی مۆسیقا و گۆرانی دەخوێنی بە سوێدیش دەخوێنی بەرنامەکە نبینی زۆر کەس قسەی کرد سەبارەت بە تیپ مۆسیقای هەولێر زۆر شتیتر ئەگە شتێکی تایبەتت هەیە سەبارەت بە مامۆستاوریا و بە تایبەتەکە بیری وەرێک شتێکت هەیە فەرموو. وڵا بێشک مامۆستاوریا یەکێکە لە سیما ناسراوەکان ینی چەهرە ناسراوەکانی هونەری کوردی لە کوردستان بەگشتی و لە هەولێر بە تایبەتی وە کاریگەرێتی تەواوی هەبووە لە بەرەو پێشبردننی هونەر لە ناوچەکە. خۆ ئینسان لە ئامێری ئۆجنینیش پێم وایە کەس نییە سەرچی مامۆستاوریان تابعی مامۆستاوریان نەناسێتەوە و لە بواری ئاوازدانانیش زۆر ورد و زۆر بە سەلیقەیە و وەستایانەش ماملە لەگەڵ وشە دەکات و هەمیشە مامۆستاوریا هەوڵدا کە ڕەسەنایەتی ئاوازەکەش بپارێزێ و زۆر جاران لەگەڵ کارکردن لەگەڵ گۆرانی بێژەکان لە کاتی ئاوازدانان تەواوی ئازادی دەدا بە گۆرانی بێژەکە لە کاتی گوتن و ئەداکردنی گۆرانیەکە نایخاتە ناو هیچ سارچێوێکی تەنگ و مەسەلەن بە سنوورەوە. بەڵێ دەنازم حەزەکەم باسی ئاهەنگێکی مامۆستاوریا بکەم کە بۆم نیدانەوە لەسەر شەهید تا ڕوونی کەمەوە مەسەلەی ئاوازدانانەکە چۆنە. بڵێ نازم وەخت هەیە زۆر کورت بیرێوەری لە بیر نەکەی زۆر بە کورتی لە مای 2 دقە 3 دقە گیان فەرموو 2 دقە 2 هەتا 3 زیاد باسی شەهیدەکە لەگەر کەلیمەیەک لەگەر وشەیەک تعبیری ئاوازەکەی وەک خۆی هێناوە مەسەلەن شەهید نامرە شەهید نامرە وەکو شاخ وەکو بەفرە 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 وەکو درەخت وەکو بەهار و بەهار و گوڵابات وەکو بەهار و بەهار و گوڵابات شەهید ئاوە تێنوێتی زەوی ئەشێنێ شەهید ئاوە تێنوێتی زەوی ئەشکێنێ پەنجە و دەستە ئازاری خات ڕژانێ سۆمای چاوە کام دووە ڕۆژ دوورە دوورە ئای بینە ئالۆ بابەتانە بڵێ ئەلۆ هاجان بەڵێ بەڵێ جوتان لێ وام زانجوتان لێ نە جێمان لێ زیادە مامۆستاوریاش لە کودەمێ ئەو بەرەمکار لەگەر زۆر قسە خۆش و سەنگین و بەڕێز و خاوەن کەساتێکی بەهێزە هەمیشە بۆ ڕای ئەوانی تر ڕێزی هەبووە مەرجیش نییە و کەسە دوێنەیان ئەو ڕۆدەستی بە گۆرانی کردنیان هەبێتە ناو مەیدانی هونەرەوە لە کاتی تۆمارکردن نەزم کەسیان باسیەوەیان کردیان مامۆستاوریا زۆر شارەزایە لە کاتی تەزیلکردنی دەنگ تۆمارکردنی دەنگ لە ستۆدیۆ وەکو میکس چکە و بەرهەمانێک کە ئەو تەزیل دەکرد ئەم کاتی ئەمە دەمان بردە بەغدا هەمویان تعجبیان دەکرد یان بۆ لە چێ تەزیل کراوە لە چێ تۆمار کراوە نازەم جا شتیش تکەتان هەیە بپرسن یا من زۆر زۆر سپاس پڕ بوو شتەکە زێر ڕۆژی تایبەتیمە لە مامۆستاوریەوانەی کە لێ دانیشتە بەداخۆ نازانم چێش لێ دانیشتە کاکەردەڵان لێرەیە تیپی مۆسیقا و گۆرانی بێژان هەمویان 20 پێم وا لێرەی لە تەلەڤیزیۆنی بۆ یادی نەوروز بۆش لە بەرنامە ئامادە نەبوو دەیانویست کە لە 2 هەفتە ناکرێت لە 1 هەفتە دوجارەوەنە نێزیک بە بگەنە پێمە خوش بوو لێرە لە خزمەتدا بین زۆر سپاس کاک زیاد سپاسەکەن خوا حافیز
مامۆستا وریا تەنیا تەلفۆنێکمان ماوە و تو کاکە دەڵ هەندێک قسە بکەین دووە کاکە دەڵام تو گۆرانی تر چییە؟ زۆر دوای گۆرانە کردووە داوای لێبوردنەکەی ناوچە و ڕێزگرتن لە مامۆستا وریا بەدە گۆرانی داواکراوە پێشکەشکردنەوە زۆر داوای گۆرانی یەکەن جارە دوو گۆرانی ئەو مامۆسخایشی مەماوە بەڵێ مامۆستا وریا باسی فێرکردنی ملالیانیان کرد باسی تیپی خانزادیان کرد لەبەرەوە ئەوەنە هەندێک کەم دیارن مناڵەکان و بەتایبەت تیپی ئەرز بێت ژنان ئەوانە هەنێک باسی ئەو تیپی مۆسیقای ژنان خانزاد بەڵێ تیپی مۆسیقای خانزاد کاتێک ساڵی وابزانم 80 بوو داوایان کرد کە لە یەکێتی ئافرەتانی کوردستان لە قیهەولێر کە تیپ هەندێک کچ هەن ڕەغبەتیان هەیە حەز دەکەن مۆسیقا فێر بن منیان دەستنیشان کرد کە بچم منیش زۆرم بەڕاستی حەز لێ بوو چکە ملت هەر ئەوە نییە گۆرانی بێژی پیاوی هەبی یا مۆسیقا ژنی پیاوی هەبی خۆمان زانین کە ژن نیوەی کۆمەڵە کۆمەڵ بە ژنەوە جوانە دایکمان ژنە ژنمان هەر ژنە خوشکمان هەمووی هەر ژنە باشە بۆچی ژنێتە کۆڕی خەبات و کۆڕی ئیشکردنی هوەری ئەوانە لەبەرەوە دەستم پێکرد قۆڵم لێ هەڵماڵی توانیم لە ماوەی 3 ساڵ 4 ساڵ ئەو کچانە هەمویان بە هەندێکیان ئامێری گیتار هەندێک کەمان هەندێک کلارنێتێک هەبوو فلوتێک هەبوو و ئیقاعات و ئەو شتانە تیپێکم لێ پێکێنان ئەمن ناڵم تیپەکە زۆر بەتوانە و زۆر بەهێز بوو مۆسیقا ژەندنی بەڵام ئەو تیپە توانی لە گەلێک میهرەجان و ئاهەنگی ناو کوردستان و بەغداش بەشداری کات دوایش کاسێتێکم بە تۆمارکردن لە تەلەڤیزیۆنی کەرکووک یەک لەو گۆرانیانەیان کە بە ناوی هۆبزەندان بوو بە دەنجی ڤیان فایق بەڕاستی دەنجی دایەوە و خەڵک زۆری حەز لێ بوو و گۆرانەکانی دیکەشیان خۆش بوو بەڕاستی هەندێکیان ئاوازی من بوون و هەندێکیان کە بڵێن ئامادەکردنی و یان دابەشکردنی من بوون زیاتر ئەوە بوو بە دوای تەلفۆنی شتێمان لێ بێت کە دەڵان پێما گۆرانیەکە چی دەچی بۆ حەیران و بەینوەکەی دوای لە بەشی دوایە کاک ڕزگار ئەنجەرۆ پێم وایە مامۆستا وریا ئەوش ئاوازەکانی جەنابەتی وتوتە وەختی خۆیانە ئاوازەکی خۆی بوو من بۆم ئامادەکرد کاک ڕزگار شەوت شاد زۆر بە کورتی شەو باش جارەکەم ئەو غارغارانەیە چییە کاک وەڵڵاهی منیش مامۆستا وریا زیاتر دەینی لەوەی ئەو هاغار بدەین نەنە ئیشەڵا ساڵ درێژە و تەمەەن درێژە بەرنامەشە تەلەڤیزیۆنەکە داناخرێ و بەرنامەکە دیسانە دەتوانین حەڵقەی دۆمی بکەین فەرمووی گیان جانەکەم کاکەم لە سەرەتا بەڕاستی ڕێگام بدە ڕێز و خۆشەویستی خۆم دەرببڕم بەرامبەر بە هەندێک کەسایەتی کورد لە ناوەوە و لە دەرەوەی کوردستان کە من خۆم بە قەرزاریان دەزانم سەردەمانێک مامۆستا و ڕێنیشاندەری من بووینە لەوانە شاعری جوانەمەرێک و هاوکلاسم مزەفەر سلەیمان شەریف و هونەرمەند و سیاسەتمەداری کورد کاک ڕەهبەر جەلالی نەمەر خۆراگر و تێنووی ئازادی مامە غەنی بلووریان و مامۆستا قادر دیلانی نەمرو و مامۆستا ئەنوەر قەرەداغی کە ساڵی 92 گەڕامەوە زۆر پێمەوە ماندوو بوو و لەگەڵ ئەوەش عەفو مامۆستا وریا ئەحمەدیش کە 20 ساڵ لەمەوبەر یەکەمین گۆرانی بە ناوی ماڵەباب نەجیبەی بۆ تۆمار کردم ئەوم قەت لە یاد ناچی لە ڕێگای تیپی هونەری هەولێر کاک بازان ئێوە خۆتان باش دەزانن شاری کۆیە ناسراوە بە شاری زانایان و شاعران و ڕووناکبیران زۆر جارانیش لە ئاستی شارستانێتی و پێشکەوتنخوازیدا بە مۆسکۆی بچووک ناسراوە بەڵێ لای چەپەکەی بەڵێ لای چەپەکەی بەڵێ مامۆستا وریا یەکێکە لە ڕۆناکبیر و مۆسیقا ژنە ناسراوەکانی گەلەکەمان لەوەتەی چاوی هەڵێناوە بەڕاستی درێخی نەکردو لە خزمەتی مۆسیقای کوردی بەلای من لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە کە مامۆستا وریا یەکێک لە هونەرمەندە گەورەکانی عێراقی کە ناوی ڕەحمەتوڵڵای شەڵتاغا کە بە یەکێک لە دامەزرێنەرەکانی مەقاماتی عێراقی دەژمێردرێ مامۆستا لە گۆڤاری ڕەنجین ساڵی 90 ئەو هونەرمەندەی بە تەواوی بە چەندین سەرچاوە ڕوونی کردوتەوە کە شەڵتاغ هونەرمەند شەڵتاغ کوردە و بەشێکە لە مێژووی کورد ئەوەی یەکیان ئەوەی کە لە لای من زۆر گرنگەوە کو ڕۆژنامە نووسێک هونەرمەندێکی گەورەی ئەندەلوسی و ئیسپانیا هەیە کە ناوی زریابە کە 1200 ساڵ لەمەوبەر کۆچی دوایی کردووە لە ئەوروپا بە داهێنەری پیانۆ و مۆسیقای فلامینگۆی ئیسپانی ناوبانجی دەرکردووە دووبارە مامۆستا وریا لە ڕۆژنامەکان
لە ڕۆژنامە کوردیەکان بە چەندین سەرچاوی مێژووی سەلماندوی ئەتیکا و هونەرمەندە بلیمەتە زریاب کورد بووە و خەڵکی شاری مووسڵ بووە. جاگەر بەڕاستی کاک بارزان نووسینەکانی مامۆستا وریا کۆ بکرێتەوە لەگەڵ کتێبەکانی ئەوە بارتەقای 4 دکتۆرە بەرهەمی هونەری بۆ گەلەکەی خۆی نووسیوە. بە حکمەوەی کە من زۆر لە مێژە لە دەروەوەی وڵاتم و چەندین ساڵیش سەرۆکی کۆمەڵی خوێندکارانی کورد و سەرنووسەری گۆڤار و ڕۆژنامان بوویمە. فێری ئەوە بووم کەوا نرخی هونەرمەندەکانی خۆمان بزانم. بۆیە داوا لە حکومەتی هەرێم دەکەم چ لە هەولێر و چ لە سلەیمانی ئەو هونەرمەندە گەورانەی وەکو مامۆستا وریا و وەکو مامۆستا ئەنوەر قەرداغی و وەکو مامۆستا زراد مستەفا و وەکو مامۆستا دڵشاد و مامۆستا سەردار ئەحمەد و دەیانی تریش هەتا زیندون با پەیکەری خۆیان لە ناو شارەکانی کوردستانی ئازاددا ببینن. ئەگەر نا هەر هیچ نەبێت هەولێر سلەیمانی دهۆک بە دەیان شەقام ڕژێمی فاشستی بەغدا ناوی نابوون با ئەمڕۆ ئەو شەقامانە ببنە ناوی ئەو هونەرمەندانە. لە کۆتاییدا بەڕاستی با خەڵکی شاری هەولێر و شارە دێرینەکەی قەرات و منارە دەرێم هونەرمەندی گەورەی کورد مامۆستا قادر دیلانی نەمر کە من بە دەیان ساڵ لەگەڵی ژیام چەند ڕۆژێکی تر ساڵ ڕۆژی کۆچی دوایەتی ئەو مامۆستایە گەورەیە پێش نیو سەدا ئاوازی بۆ ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزەدا هاتەوە داهێنا هەر ئەم هونەرمەندە گەورەیە نەمرە لە ڕۆژنامەی پەیامی ژمارە 11 ساڵی 98 دەربارەی مامۆستا وریا ئەحمەد و مامۆستا سەردار ئەحمەد دەڵێ حەز دەکەم زۆر بە کورتی بیخوێنمەوە دەڵێ پاش هەرس هێنانەکەی ساڵی 1974 هەندێک هونەرمەندی خوێنگەرمی کورد تیپی باواجی کۆیەیان جێهێشت و هاتنە هەولێر لەوانە کاگوریا ئەحمەد و کاک سەردار ئەحمەدی شمشاڵژەن لەگەڵ دەستەیەک هونەرمەند تیپی هونەری هەولێریان پێک هێنا لە ماوەی چەند ساڵێک بەدەیان بەرهەمی نوێ و دەنگخۆشی نوێیان بە کورد ناسان ئەو ڕوحەنەتەوەیەشان زیاتر ژیاندەوە دەتوانم بڵێم خەڵکی ساویلکەشیان لە جێلمەی تورکمانی ڕزگار کرد لە ناو هەولێر جا بەڕاستی مامۆستا وریا زۆر گەورەیە و پێویستیش ناکا بەو غارە بەرنامەی لەسەر بکرێ وام زۆر سپاسان دەکەم زۆر سپاس دەکەم کاک ڕزگار زۆر سپاس دەکەین ئەوانە هونەرمەندە کە فاکسیان ناردووە بەرایانی زەهاوی هاوار ئازاد و هەژار پیرۆزبایی ئەوەیادە دەکەن ڕێز و حرمەتیان هەبوو مامۆستا وریا ئەوە ئاڵێن هونەرمەند و ژیانی خۆشمەحاڵە هونەرمەند سەرنجەڕەوە و ژیانی تاڵە زۆر سپاس بۆ هونەرمەندە خۆشەویستانە جێگان خالی مامۆستا وریا لە نووسینەکاندا سنوور نەناسیە بە هەنداو خەڵانەی کە تۆ لەبیر من شارە پێ بکەم لەو دکتێبە بەتایبەت لە سەبارەت بە موسیقاژانەکانی کوردەکانی سۆڤێتی پێشوو سووریا باشی بچووک ئێران بەڵێ ڕۆژهەڵات و زۆر بابەتی تر بەرداخەوە وەخت کەمە زۆر پێمان خۆشە لە خزمەتی جەناب بدابین ئەرز بێت بێژگە لەو دو کتابانە شتی تر تەیە کە چاپ بکرێتیان بەڵێ خۆی ئەمن ئەو ماوەی زۆرەی کە لە ناوچە و شارۆچکەی کوردستان داگەڕام زیاتر لە 10 ساڵ دەتوانم بڵێم ئێستا کتێبەکەم ئامادەیە وەکو ئەو کتێبە ئێستا لە هەولێر ئامادەیە بە خەتی خۆش نووسراوە بەس ماوە چاپ کرێ و ئەگەر خوا تەمەم بدا ممچینە زۆر ینی ئەوەندەم 165 کاسێتم هەیە کە خۆم کۆم کردیتەوە لە دەنجی ژن لە دەنجی پیا و لە دەنجی ژەنینی شمشاڵژەن لە دەفزەنی دەروێشی تەچەکان لە سەرچۆپی چێشی شایان لە خەڵکانێکی وا کە ئەهلی کار بوونە لەو ئیشانەدا ڕێگای زۆرم بڕیوە بەڕاستی لە بۆ دیتنیان لە بۆ کۆکردنەوەی ئەو شتانە و شتەکان پارێستووە ینی ئەگەر خوا تەمەم بدا وردەوردە مامۆستا شتێکی لێبیر کرام دەبێ بڵێن بیرمەوە یادی مامۆستا هەندێک گوێنەشی هینا بوو ئەو برادری عەزیز بەڵام مەرجان نەبوو بەداخەوە مامۆستا وریا من ساڵانێک لە بیرمە دەچووە دەیەکانی دەشتی هەولێر حەیران و لاو کوشتوای خەزە کردەوە دەیهیناوە ناو هەولێر ئیتر بە موسیقەیەکی دابەشکردن و جوان تازەی دەکردەوە چونکە زۆر ئاوازی کۆن فۆلکلۆری کوردی لە دەیەکانی کوردستانە زە مامۆستا قەدەرێک دەچوو ئەوانەی ڕدەکردەوە تا لە بیرمە داهاتەوە سیارەکە ئەوەندە تۆزەی لەسەر بۆ گوندانە دەسەڵەوە مامۆستا گیان دنیاک سپاس دەکەین بەڕاستی
ئەو حەقی کە دەبێ بدرەبە بەتەواوی نەدرا ئینشەڵا ساڵای ساڵ بژی بەخۆشی جانەکەم منیش لە کۆتاییدا کە کۆتاییت پێهیناوە باخێرایی زۆر سپاسی کاک بەرزان دەکەم بەڕاستی ئەوە ئیشێکی گەورە بوو بەڕاستی من لەبیرم ناچێ بە سپاسی ئەو تەلەڤیزیۆنە دەکەم کە ئەو ڕێز لێنانە بۆ من بوو و هیوادارم ئێوەش هەمیشە سەرکەوتوو بن و لەو کارەتاندا لەو کارە پیرۆزەتان بەردەوام بن سپاسەکەین کاک نەجات دوشتی شتت هەبوو کە خەڵک باسی نەکرد کاکە دەڵان خۆشناوی مامۆستاوریا لە هەولێر دوایی پێما بەێ کاک نەجات فەردینیش حەزی بوو کەلیمە بڕێ با بزانم تەڵەبی خۆم بووە گەوەکتە بوو کاک نەجمەدینیش کاک نەجات لا فەرموو جان بەڵێ حەزم دەکرد دوو شتێ باسی بکەم بەڕاستی لەسەر مامۆستاوریا و ژیانی مامۆستاوریا و ئەو خزمەتە کە مامۆستاوریا کردیتی لە هەولێر و لە هەموو کوردستان بە حەڵقە و دوو حەڵقە و سەی تەواو نابی بەڕاستی ئەوەی گزەی دڵخۆشکەرە عین و مامۆستاوریای لە ناو هەموو کورد قەدری زۆرە لە هەولێرش بە تایبەتی ئەوەی هەولێر ئەم دەمێلوی بجێڕمەوە طبعا لە هەولێر هەموو ئەو منداڵانی لە نیشاتی مەدرسەی لە چاڵاکی قوتابخانەکان کە بەشداریان دەکرد ساڵ نەبوو لە میهرەجانەکان 200-300 تەڵەبە بەشداری نەکات زۆر بەشی تەکوینەی کۆمەڵایەتی مەوا ڕێکەتبوو ڕێیان نەدا منداڵەکان بچن لە میهرەجان و شتیوە هەر منداڵەکیش کە پێی نەکرا بەیان هەر مۆسیقێک پێی نەکرا با بچی دەبا بێ بە مامۆستاوریا زەحمەت نەبی دەبێت و بێ بەبام برێت کە مامۆستاوریا قەدرشی یەکجار زۆری هەبوو لە هەولێر فعلەن ئەگەڵ بچوو با ئیزنیان دەدا و بە چەند شەویش دەیانگۆ مامۆستا ئەوە مەدامە بە تۆ منداڵە و شتێکی دیشەیە لەسەری دەمەوێت بجێڕمەوە ئەوەی کەباب بەرێ ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا ئێمە چووین پارچەک مۆسیقامان تەزیب کرد و چەند مادەیشمان لەوێت تەزیب کرد پاش ئەوەی گەڕاینەوە گوتمانە مامۆستاوریا وەڵای ئێمە زۆرمان دیت حەز دەکەین بەڕاستی ئەگەر بکرێ بینە خوارێک گوتی دەڕاوەزەوە عەرەبانچێک ڕاوەستا بیبسی دەفرۆشی با بیبسیتانەوە بکڕەوە فعلەن لە زادەی ئیمام قاسم دەهاتین لەوێ سیارەکەمان ڕاگرت هەمومان هاتینە خوارێ و هەمووشمان بیبسیمان وەرگرت و مامۆستاوریاش دەستی لە بەرچێ ڕاکرد کە پارەی بداتە ئەو کابرای کابراژ هیچی اختیار بوو ینی اختیارەکە پێوە دیار بووکە هەرتەمەشا مامۆستای کرد گوتی ئەتوو وریا سەرسپی لە هەولێرەوە بێ خزمەتی هونەری کوردی بکەوی دەتەوێت ئەم پارە لێ وەرگرم ینی ئەوەی کە لە مامۆستای ئەمە دەمەوێت دڵخۆشیەوەی لێ بکەم کە بەڕاستی جێی قەدرە و هەموو کەسیش قەدری دەزانی و زۆر شتی دریشی ئەگەمانێ باسکە زۆر کەمە کاک نەجمەدین شاگردی نستی چەندمە مامۆستاجان ینی چەند کەست بە لە مامۆستا بەڕاستی ئەم کاک نەجمەدین بینگۆزی لێ دەدا فەرموو جێگاکە زەرب لێدە فەرموو خۆی ناسینم لەگەڵ مامۆستاوری ئەحمەد دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1970 ئەو کاتەکە تیپی مۆسیقای مناڵان هەبوو کە لەو تیپە منیش بە ئامێری زەرب بەشداریم دەکرد و ئەمە کاتی مامۆستاوریا هیچ کاتێک لەبیر ناکەم چونکە زۆر یارمەتی داین و یعنی هەر وەختێک کە باسی هونەری کوردی دەکەیت تایبەتێن لە شاری هەولێر یەکەم کەس دەی بڵێ مامۆستاوریا بەڕاستی چونکە زۆر خزمەتی ئەو شارێ کردی بە تایبەتی و خزمەتی هونەری کوردیش ئیتر سپاس ینی وەختەکە کەمە کاک بارزان سەرتیپەش هەر برای کاک سەرتیپ و کاکیواش بە کورتی زۆر کاک سەرتیپ جان کام میکرۆفۆنەکە بە کاک سەرتیپ برای کاک سەردارە ئەوەی کە یەکەم مامۆستام بووە باسم کرد تو فەرموو کاک سەرتیپ جان ئەوی ڕاستی مامۆستاوریا لە ساڵی هەفتا هەر لە قوتابخانەی بەیان دەرسی سرودی پێدەگوتین پشتی ئەوە لە ساڵی هەفتاهەش چەند ئامێرێکی نار بۆ شاری کۆیە کە فێری مۆسیقا بین منی ژێک لەو کەسانە بووم کە ئامێرەکان مامۆستاوریان ناربووی هەموو ساڵێ وەکو یاریدە دەر بانجی ئێمەیان دەکرد کە بتین لە هەولێر لەگەر تیپی مناڵان فیستیڤاڵ بکەین تا مامۆستاوریایەکێک بۆ لە مامۆستایەکانی من لەگەڵ مامۆستا سەردار کە باسی کرد دەکاتە برام سڵاو و ڕێزیشم هەیە بۆوانیش کاک کوردیاش قسەیەکی زۆر کورت